بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانمان لە هەر جەیەک بینەر و بیسەری گوڵستانن. خۆشحاڵین خوای پەروەردگار ئەمڕۆژ لە ڕۆژێکی پیرۆزی وەکو ڕۆژی هەینی و لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و ڕۆژانێکن کە شەوانەکانی قەدرە بێگومان دەرفەتی پێبەخشین تەمەنی پێداینەوە بینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست لەگەڵ هاوکارانمان لە پشتی کامێرا ژووری کۆنتترۆڵی پەخش هەروەها هاوکاری لێوستۆدیۆم مامۆستا شێخ فاتح ئەمڕۆ لە خزمەتتانە دەبین لە پڕگە و بابەتەکان هەروەها لە چێشتخانەی گوڵستانیش بێگومان لەگەڵ شێف دیارە لەگەڵتانە بین. خۆشەویستان بێگومان کەم کەم ئێمە بەرەو شەوانی قەدر هەڵ ئەنین و ئەڕۆین و ئەم شەوی 21 ڕەمەزان بوو شەوێکی تاک بوو بێگومان شەوانی تاک لە نێو شەوانی قەدرا تایبەتمەندی خۆی هەیە بێگومان مامۆستا و بە تایبەت تا نزیکتر بینەوە ینی 23 لە 21 زیاتر 25 لە 23 زیاتر لە نێو خەڵکیدا لە نێو مسلمانانە زیاتر ئەم شەوانەوە بە تایبەت 25 و 27 زۆر گرنگی پێ ئەدرێت بەڵام شەوی 29 مانگ زۆر مامۆستا مزگەوتەکان ئیتر چۆڵە بێ وەکوڵی قەدر نەما بێ ها بۆیە هیوادارین خۆی پەروەردگار دەرفەتمان پێ بدا تەمەنمان پێ بدا تەندروستیکی باشمان پێ بدا کە بتوانین ئەم شەو ڕۆژانەی کەماون لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە فەڕ و بەرەکەتەکانیان بێبەش نەبێت. مامۆستا جان سڵای خوا لەبێت. سڵای خوا لە جنابەکەتان. حاڵ و حاڵێتە دروستی باشن تو باشی شکر سپاس دەکەم سەلام بیڵێ. خۆشەویستان هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە شەوە مبارەکەکانی قەدر و ئێوارەکان و داخەڵبوون بە ئێوارانی بەربانگ بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست گەشتینەوە لە گوڵستان. کاکدانا حەزەکەم سڵای بە لە کاک شێفدیار بکەین و جنابی شێف دوای ئەو بابەتەکەی خۆم پێشکەشەکەم. باش تۆ سڵاوەکە بکە من بابەتەکان لەناسێن و توش بابەتەکەی خۆ. باش شێفدیارکان سڵای خوا لێبێت. سڵای خوا لە جەنابتان ئەحاڵتان. سڵای خوا لێبێت. چیەکەیت؟ هەوڵی تۆ هەر مەشغوڵ ێزانی؟ من مەشغوڵم. بەڵێ. هەڵا ماسیمان ئێمانەیە ماسیەکی جوان ببرژێنین و بە بینەرانشی پیشارمین کە چۆنێکین چی بەکارهێنین و دوای ئەوەش برنجمانەیە برنجی چەونەر لەگەر برنجێکی سوورمان هەیە و زەڵاتێکی میوەشمان هەیە. ماسیەکەوتێ لە فڕنا ئەیبرژێنی؟ بەڵێ سووری ناکەیتەوە. ماسیەکە ئەیبرژێنم بەبێ سیمیش بەکارهێنم ینی کەمە فڕنەوە. بە تەمای چی لە دا و دەرمان شێف دیار مامۆستا شێخ فاتح ئەڵێن ماسی تەنها خوێ و دوایی لە ئەخیرا دەقە چارەکی پێش ئەوەی ئامادە بێت تۆزێک ئاوی لیموی فرێش نەگەڵ ئاوی لیموی تر لیمویەک بگوشیت پێەکەی تۆ چی پێ بەڵام من چۆن حازرەکەی ئاوی لیمۆم لە عسارێکا و ئاوی لیمۆکەیە بە تەنها سەرەتا خوێ و ئای لیمۆی پێوەکەم تا چنا فڕنەکە و جوانە برژێت لە کۆتایی کاسەکەم بەرژاوە ئەو کاتە پۆلبیبەر و لە هەگەڵ هەندێک لەو دەرمانانی کە ئامینەیە ئەمەی بەری سوورە هەمڕەنگی جوانەکەم تامیشی خۆشەکە تۆزە تونیشێکات لەوەی پێوەکەم لەگەڵ ئەو زەنجەفیل و سیری هەڕاوە پێوەکەم و تر شتێکی جوان ڕوو بە هەناریشی پێواکەم ئاوی نەعنای پێواکەم و لەگەر خەلێکشم بۆ هێنا ئەو خەلەشی پێواکەم خەلەکە تایبەتە بە ماسی ماسیەکە چ جۆرێکە؟ هەڵا ماسێکی اعتیادیە پێی فەقیرانی پێڵەن ماسی کار بە؟ بەڵە مازی کارب چەورترانی مامۆستا تۆز هەستێکی چەورترێکە ڕاست دەست و چاو خۆش بێ شەڵا لە ڕێژەی پرۆگرامە دێن وڵات با من تەورەکانی بەرنامەکە بناسێنم دواتر دەچینە لای ئەو بابەتی کە جەنابی مامۆستا هەموو ئێوارەیەک بابەتێکمان بۆ ئامادەکە بزانین ئەم ڕۆژ چی بۆ ئامادە کردوین. خۆشەویستان گوڵستان لە سێ تەوەرەی سەرەکی بێگومان پێگاتوە لە تەوەرەی یەکەممان لە بابەتە ئاینی و بابەتە ئیمانیەکانە ئەمڕۆ باس لە بابەتێکی گرنگەکەین ئەویش شێواز و کاریگەری نزا و پاڕانەوەیە دوعا بێگومان ئێمە فەرمودەمان زۆرە لەسەر دوعا یعنی تەنانەت یەکێک لە فەرمودە شیرینەکانی پێ سەلەم دەفەرمێت الدعاء مخ العیبادە وانێ مامۆستا یعنی دوعاکردن زۆر زەڕورە زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەمانە لە دوای نوێژە فەرزەکان سونەتەکان دائیمەن زمانمان چۆن بە زیکر پاراوە ئاواش بە پاڕانەوە دوعا بۆ خۆمان بۆ کەسە نزیکەکانمان بۆ مسلمانان هەر جێکی دنیا هەیە بپاڕێنەوە جابزانین شێواز و کاریگەری نزا و پاڕانەوە لە ڕووی ئاینی پیرۆز و ئیسلامەوە چۆنە بە میوانداری مامۆستایەکی بەڕێزی ئاینی لەسەر ئەم تەورەیە گفتوگۆ دەکەین. لە پیشە و ڕەمەزانی ئەم ڕۆماندا لەگەڵ
وەستایەک لەگەڵ پیشەوەرێک قسە و گفتوگۆ دەکەین کە وەستای ئۆتۆمبیلە. بێگومان ئێمە هەمومان یان زۆربەی زۆرمان ئۆتۆمبیلمان پێ یان لە ناو ماڵەکانمانە یەکێک لە ئەندامانی خێزان ئۆتۆمبیلی پێ بێگومان ئۆتۆمبیلەکانمان تووشی کێش و گیر و گرفتە بێ پێویستیان بەوەیە بچینە لای وەستایەک کە ئۆتۆمبیلەکانمان بۆ چاکاتەوە. جا ئۆتۆمبیل چەند بەشێکی هەیە و چەند وەستایەکی جیاوازی هەیە هەر وەستایە و ئیشێکەکە. ئێمە ئەمڕۆ لەگەڵ یەکێک لەو چاکسازانەی ئۆتۆمبیل کە ئۆتۆمبیل چاگەکاتەوە کە لە زمانی بازاڕی ئەوەی کە پێی ئەوترێ فیتر لەگەڵ وەستایەکە قساکەین و ئەزمموی خۆی لەگەڵ ڕۆژ و ڕەمەزان باسەکەین. لە تەوەری تەندروستی و تەوەری سێهەم و کۆتایی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین ئەویش هۆکارەکانی ناڕێکی شەویلگە و ڕوخسار و چۆنەتی چارەسەرکردنی بە میوانێکی بە میوانداری پزیشکێکی پسپۆر لەم بوارەیە کە بێگومان ئەو اختصاسا ئەو با بڵێن بڕوانامانەی ئەم بەڕێزە بەدەستی هێناوە لە هەرێمی کوردستان و تەنان لە سلێمانیشا ناڵێن نییە بەڵام چەندانەیەکن بەدەست ئەژمێردرێن بە پەنجەکانی دەست ئەژمێردن و لەسەر شەویلگە و ددان و ئەوەی لە ناو دەما هەیە بە کورتی و بە کورتەکەی ئینشاءڵڵا قسە و باسەکەین و کۆتا بڵێن بڕگەی بەرنامەکەشمان خێتام و هۆمیسک بە نزا و پاڕانەوەکانی مامۆستا کۆتایی پێێنی ئەسەش با بچینە لای ئەو بابەتەی کام ڕۆ مامۆستا بۆی ئامادەکردین بزانین لەسەر چی ئەمە ئێوێ قسەمان بۆ بکە. دەست خۆش بێکەوەدانەکە مالیکی کوڕی دینار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لە تابعین کە شوێن کەوتوان واتە بینەرانی صحابە بوون صحابی پێغەمبەریان بینی وصلی الله عليه وسلم لای عەبدوڵای کوڕی عەباس بە خزمەت عەبدوڵای کوڕی عەباس گەیشتووە بە زۆری لە خزمەتی شێخ حەسەنی بەسڕیا بۆ پێگەیشتووە. ئەم مالیکی کوڕی دینارە ڕۆژێکیان پێوترێ سەید الزوهاد یعنی گەورەی زاهیدەکانی ناو تابعین مالیکی کوڕی دینارە هەروەکو سەید التابعین شێخ حەسەنی بەسریە. شێخ حەسەنی بەسری ڕۆژێکیان طبعاً مزگەوتەکەی شێخ حەسەنی بەسری لە بەسڕەیە جمەی ئەهات لە دەیان هەزار کەس کە ئەهاتن بۆ وتارەکانی گوێیانە کرد لە نوێژەکانە لە خزمەتیا بوون بەرەکەتێکی گەوریان لە شێخ حەسەنی بەسری دەستەکەوت. ڕۆژێکیان لە وتارە فەرمووی هەفتەی ئایندە لەم شوێنەیە کە شەو بۆ یاخود عەسر بووم لە باتی من کەسێکی تر وتارێکتان بۆدا کە زۆر زۆر کاریگەرە. ئەو کەسە کە هات وتارەکەی یا بریتی بوو لە مالیکی کوڕی دینار. مالیکی کوڕی دینار هەسایە سەر پێ کە ئەم زاهیدە بزانین چۆن پێگەیشتوە. خەڵک زۆر زۆریان خۆشەویست بە تایبەتی خەڵکی کوفە و خەڵکی بەسڕا مەشهور بوو کە زاهید بوو. یەکێکە لەو زاهیدانی هەموو گیانی دەرسوانەیە بۆ خەڵک کاکدانا. یەکێک لەو دەرسانە بریتێ لەوەی کە جارێکیان دەستێک چووە سەری شت بەرێت لە ماڵەکەی هیچی تیانە بوو ماڵەکەی چۆڵ و هۆڵ خاڵی بوو. بانی کردوتی وەڵاهی لە شتی دنیا هیچ دەست ناکەوێت ئەگەر بۆ شتەگەڕی شەو بوو وتی ئەڕۆڵا بۆ شتی بەس شتی قیانەت خامەتم لایە ئەگەر تەوێ بە شتێکوتی چییە وتی وەرە با بەیەکەوە نوێژێ بکەین. نوێژیان کرد و لە نوێژەکە الحەمدولله خۆی گەورە وردە وردە هیدایەتی یا دوو سێ قسەی بۆ کرد خوا هیدایەتی یا بردی بۆ مزگەوت بەیەکەوە نوێژیان کرد. وتیان ئەمە فڵانە دزە هاتەوە بۆ مزگەوتی ئەو هات ئێمە بدزی ئێمە ئەومان دزی. ئەم ئوسلوبەی زۆر هەبووە مالیکی کوڕی دینار کە کاریگەری زۆر بەجێ هێڵاوە. بەڵام مالیک چۆن گەڕاوەتەوە چۆن تەوبەی کردو خۆ گەنجێکی سەرکەش لە تەمەنی 30 ساڵیە پۆلیس بۆ شورتە بۆ لە بەسڕەیە و زۆر نابەرپرس بووە لە هەڵسوکەوتی خۆی بە جۆرێک هیچ پەیوەستیەکی بە دین و بە نوێژ و عیبادەتەوە نەبووە بەردەوام سەرخۆش بووە گەنجێکی ئاوا بۆ ژن و مناڵی نەبووە. ئەڵێ ڕۆژێکیان پیاوێکی بینی لە بازاڕە گیری خواردوو بەدەست پیاوێکی زۆر زاڵمەوە پاکەتی شیرینی جوانی پێبوو ئەیویست پاکەتە شیرینەکەی لێسێنێ پیاوەکە شەوی ئەمە بۆ کچەکانم کڕیوە کچەکانم زۆرم خۆشوێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمانەکە کە دڵیان خۆش بکەن با دڵتان خۆش بێ لە ڕۆژی قیامەتاڵە کە گوێی لەمە بوو بینی کە ئەوێ پاکەتە شیرینەکەی لێسێنێ ئەمیش ڕۆژ طبعاً ئازا بۆ جربەزە بۆ 30 ساڵ بوو اینجا پۆلیسیش بووە ئەڵێ پاکەتەکەی لێسەندە و نەی هێڵا و کابرای دوور خستەوە و دایەوە بە پیاوەکە و ئەویش دوعای خێری بۆ کرد وتی وەڵاهی چاکەیەکی زۆر گەورە لەگەڵا کردم چکە ئەو پاکەتە وەڵاهی من ناتوانم تازە شیرینیان بۆ بکڕم ئەگەرەوەی ببردایلی بسنمایە. ئەویش پێی وتی دەی من یەکشتم هەیە لە تۆ ئەوێت کە باسی کچەکانی کرد کچی بچکۆلە و جوان و مناڵ و ئەمانە هە لە خۆ دڵی بۆ ئەوە چوو کە بۆچی من کچم نەبێت ئەی باشە ینی ئەرێکە چل خۆشە لە ماڵا هەبێ پێی وتی یەک داوام لێت هەیە بە مناڵەکانە بڵێ کە شیرینەکەیان خوارد
دوعایکی خێر بۆ مالیکی کوڕی دیناریش بکەن دوعام بۆ بکەن ئەڵێ ڕۆژتەوە ئێوارە ئیتر وردە ڕۆژێ دوان سیان 4 تا 5 ماوەیەکی پێچوو وردە دڵی هاتە سەرەوە بچێ ژن بێنێ کە ژنی هێنا مناڵێکی بوو مناڵەکەی ناو فاتیمە طبعا من زۆر بە کورتیە گێڕبەوە ئەم مناڵە بوو بە ئولفەتی الحەمدوللا بوو بە هۆی هیدایەتی دائیمە یعنی هاندەری بوو بەم بچووکیە کە 2 ساڵ بوو لەگەڵ دایکی هەڵەسا نوێژیە کرد وای لێ هات مالیکی کوڕی دینار دەستی کرد بە نوێژکردن بەڵام لە 5 ساڵیە حادیسەیەکی زۆر قورس ڕۆداویشەوەی فاتیمە ئەمری خواکات ئەم تاقە کچەی ئەمرێت کە ئەمرێت مالیکی کوڕی دینار ئیتر دەسەکاتەوە بەو خراپی کە جاران هەی بووە و ئارە خواردنێکی بێسنوور و وەزعێکی زۆر خراپ لەسەر ئەوەی کە بەسەری هاتووە تا شەوێکیان ئەمە مالیک خۆی لە مزگەوتەکەی کوفەیە ئەیگەڕێتەوە بۆ شێخ حەسەنی بەسری و بۆ مسلمانانە فەرمێ شەوێکیان لە ساحەی عەرەزات و بەحشەرا بووم لە خەومە خەوێکی واقعی ئەبینم بانگ ئەکرێ یەک هەر کەسێ زۆر لەرزی زۆر ترسا ئەوە ئەو کەسەیە کە بانگ کرێ بۆ محکەمە و بۆ حەشر ئەڵێ بانگی من کرا و وتیان مالیکی کوڕی دینار بێن ئەڵێ 2 مەلایکە هاتن پەلاماریان نام کە بردمیان لە ڕێگەیە هەژدیهایە کەوتە دوام هەژدیهایەکی شین اینجا زۆر گەورە دانی زۆر زەخم زۆر ترسناک ئەڵێ کەوتە دوام منیش ڕامە کرد بەملا و بەولە ئەیویست بم خۆ پارچەم کا و پارچەشی بکرد باە هەمتر زیینەوە بووم و خۆم لێ هاتەوە تازی بێدام گەشتم بە پیاوێکی داماوی کزۆڵەی زۆر فەقیر پیر وتم ڕزگارم کە وتی دەستی کرد بە گریانوتی من هیچ دەسەڵاتێکم نیە و ناتوانم تۆ ڕزگار بکەم ئەڵێ کەوتەوە ڕاکردن ئەتا چووە پیاوەکە پێوتی بڕۆ بەرەو ئەو چیایە لەو چیایە بەڵکو خوا دەرگایەکە بۆ بکاتەوە کە چووم لە چیاکە پەردەی زۆر ناسکی جوانی تەنک هەبوو سەیرەکەم زۆر ڕازاوەیە شوێنەکە بەڵام هەژدیهاکە هەر بە دوامەوەیە ئەڵێ خۆم کرد بە ناو پەردەکانە وەختێکم زانی کۆمەڵێ مناڵی زۆر جوان بانیان کرد فاتیمە وەرە باوکت هات ئەڵێ کە وای وت منیش سەیرەکەم کچەکەمە فاتیمەیە هات فاتیمە یەک ئاماژەی کرد بۆم هەژدیهاکە یەکسەر گەڕایەوە ڕۆشت ئەڵێ ڕۆشت ئیتر منیش لە باوەشم گرتم ڕۆڵی گیان ئەڵێ باوکی گیان من دوعام بۆ کردی خۆی گەورەوە ڕزگاری کردی بەڵام ئایا کاتی ئەوە نەهاتوە ئەلەم یەعنی للذین ئامنوا ئەن تەخشەع قلوبهم لذکر الله کاتی وە نەهاتوە تەوبە بکەیت خوا منی کردووە بە شەفاعەتکار بۆ قیامەتی تۆ بەڵام تۆ بێرە سەر ڕێگەکە تۆ تەوبە بکە ئەوە یەکەم شەوی ڕەمەزانە تۆ تاکەی تەوبە ناکەیت ئەڵێ لەم کاتێام منیش ئیتر کە ئەوەی پێوتم ڕۆڵێکیان فاتیمە ئەو هەژدیهایەکی وتی باوکە و هەژدیهایە و کردەوەکانی خۆتە خوا کردوێتی بە مجەسەم و هەژدیهایە وتم ئەی ئەو پیاوە پیرە لاوازە داماوە وتی ئەو پیاوە لاوازش بریتێ لەو چەند کردەوە کەمەی یەکییانە و کردەوەی بوو کە چاکرد لەگەڵ ئەو پیاوەیە کرد کە شیرینەکەت بۆ لێسەندەوە کە هۆش یەتەوە سەرخۆی تەوبە ئەکات و ئەچێ بۆ مزگەوت کە گوێ ئەگرێت یەکسەر خۆیە شوات خەڵکی بەسڕە ئەیناسن کە پیاوێکە هیچ ئیلتیزامێکی نەبوو دینداریەکی نەبوو کە ئەبین لە سەفی جەماعەتە شێخ حەسەنی بەسری کە دەسەکە بە نوێژ ئەو ئاەتە دەستپێکات لەم یەعنی للذین ئامنوا ئەن تەخشەع قلوبهم لذکر الله دەسەکە بە گریان ئەڵێ ئەمە ئەو تەوافقەیە کە خۆی گەورە ئاماژەی پێکردم کە کەواتە خەوەکەم ڕاست بوو بینیومە ئەم بەسەرهاتە زۆر بە کورتی کە من پێشکەش بە جنابتان و بیسەران و بینەرانی خۆشەویستم کرد بۆ ئەوەیە کە ئێمە لە سەرەتاکانی شەوەکانی قەدراین کێ تا ئێستا تەوبەی نەکردو باوەکو مالیکی کوڕی دینار ئەو مالیکی کوڕی دیناری کە ئەگەر هەر بەو جۆرە بمردایە کێ ناوێزانی کێ بە دوایە ئەگەڕا کێ ئەیکرد بە دەرسێکی مانگی ڕەمەزانی ئێوارانی شەوی 21 و 22 بەڵام ئێمە کردومانە بۆ چونکە سەید الزوهاد خۆ هیچ ماڵی دنیای نەبوو بەڵام زاهیدترین کەسێک کە ئەتوانێ بەڕاستی فێری زوهدمان کات و لە قوتابخانەی زوهدا بەڕاستی پەروەردەمان کە مالیکی کوڕی دینارە دەست خۆش بێ ماوەسەباتی شێخ حەسەنی بەسریشی کرد ئێوارەیە بەس من نەمێ پرسیارێ بکەم ئەو مزگەوتی باست کرد ئێستا وەک بزانانی ئەو مزگەوتە بە هەر شێوازێکی بێ ئەو مزگەوتەی شێخ حەسەنی بەسری لە بەسڕە ماوە وەڵاهی نازانم چکۆی سە بەسڕە زیاتر منطقەی زوبەیری بڵین زیاتر سونەیتیایە ئەویتری هەمووی شیعەیە لە ناو شیعەکانە مابێت ئەو مزگەوتە وەکو ئاسار وەکو شوێنەوار مابێت من چوومەتە مزگەوتەکەی زوبەیر زوبەیر کوڕی عەوام لە بەڵێ ڕۆشتم لە بەسڕە لە منطقە سونیەکەیەوە بەڵێ لە منطقە سونیەکەی بەرەو کۆیتە ڕوویت لەوێ طبعا 3 سەحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە زوبەیرە هەیە مەرقەی 3 سەحابە لە مزگەوتەکەیە هەیە و ئەو مزگەوتە هەر بەناوی مزگەوتی کوڕی
زوبەیر کوڕی عوامەوەی و هەر ناحیەکەش ناوی ناحی زوبەیرە هەر بەڵێ بەڵام ئیتر بەعام بەگشتی خەڵکی بەسەر خەڵکی زۆر چاکن کاک دانا من معاملەم لەگەڵیانە هەبوو کاتی خۆی لە عسکەریا بووین ینی هەرچەند شیعن بەڵام زۆر ئینسانی چاکن زۆر محتەرەمن. عسکەری تۆ بەشێکی لە بەسڕە بووە لە کوێت بووین لە شەڵی کوێت تا بەشداریمان کرد بەڵێ سپاس بخوا کە خۆی گەورە تەمەنی پێ بەخشی توێسەر لەگەڵ ئێمەیدا ئەوسا وردە بچینە لای تەوەرەکانمان وەبزان پیان وتم دەرهێنەر ئەڵوگۆڕێک لە بینی تەوەرەکانمانە بوو ئەگەر هەڵە نەبم وتیان مامۆساکە لەوە چه تۆزێک دواتر بێت ئێستا لەگەڵ ئەو وەستاکە قساکەن زۆر ئۆتۆمبیلەکە چینە لای وردەوردا بفەرمە باش حەزەکەی بام چم پێشوازی لێ بکەم لە وەستا جوتیار یا الله وەستا جوتیار فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم شكرا باشي يا حبيبي حال حالي والله خير شكرا باشي اخواني بس ساو لا والله بدر من شكرا باشي الله حالك يا باشي باش وساجوتير بخير بي يا تحر اخواني لي وساجوتير انت دركي داروغا ومزقوتي داروغا بيركوتو يا اخواني بك خير بخير والله زنا بش ديناسي والله شيء سهري وكردوم والله وساجوتير نالم للرو او انا يعني مجامله ناكم بس دەست و پەنجە ڕەنگین و زۆر شارەزای لە بووە ماشەڵڵا زۆر باش خێر خوا بخێر باسن باشن ببینی اخوا دەسە ماجێ لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانە لەخوا بەزیابێ باشی لەخوا بەزیابێ وەسا جوتیار تۆ بیرتە لەکەیەوە ڕۆژۆبی من ئارێ وەڵام برات بڵێم زۆر دەمێکەوەتەی لە هەشتاوەشتەوە بە معدەلی هەر هەموو ساڵێ نێتی مانگەکەم لێ هەناوە هەلاوەڵەوە بەدەم ئیشیشەوەی بەدەم ئیشیشەوە قرسە ئارێ وڵا قورتابەتی لە هاوینە بەڵێ بەڵێ وڵا لە هاوینە هەشتاوە تقریبا فەسلی خۆمان بوو هەر بەڵێ بەڵێ وڵا هەر تقریبا کاتە بوو بەڵێ هەر جەوی هین بوو بیرمێ مناڵ بووین لەسەر جادەکە یاریمانەکە لە برایم پاشا مامۆستا مەجی لە مزگەوتی سەلاحەدین ڕاستەکەی ئەو پشینی تەراوی یعنی ها گەنجم مەڵێ هەشتاون و مناڵ بووین لەسەر جادەکەی یعنی پیر نیم من وەستا جوتیار خەڵکی کوێ جەنابێ خەڵکی شار باژێڕم چ دەیەک بزەنیان سڵامان هەیە بۆ بزنیان ئەگەر بمان بین ئێستا لە شاشەکەیان ئینشاءڵڵا لا دێکەتان ئەوەدان بۆ تۆ نەوەڵات چۆڵە برا دوو ماڵی لێرە نەوەڵات چۆڵە برا ئەی باخ و تەرتیبات و ئا بۆی کە پێوی مەشغوڵ بی چوزانم هەتانە باخۆش وەڵا هەمانە برا باز بەخوا باشە بۆ ئەوەدان نابێتەوە بزنیان کە واللهی قوربانی تر نزیکیشە خەڵکەکە هەمووی کە باخیە لە ناو باخەکە خانوشتی خۆیان کردووە زۆر داخلی ناوینەکە نابن جا ئەرز و شتەکانی شوکار ناڕۆنەوە بەکو بەس بەس ئیش کاتی شوکارە ڕۆنە ینی بەردەوامی لێوێنین بەڵێ بە بەردەوامی هەر یەک دوو ماڵی لێیە بەڵێ جا زۆر بەشی ژین و شتەکانیشی جادەی قیری وەچوو هەمووی فرۆشراوە هینەی تر ڕاستەکەی زۆر ئەو هینەی پێوە نەماوە وەستا جوتیار ئەوە زانیمان لە کۆتایی هەشتاکانەوە جەنابەت لەگەڵ ڕۆژوە دەست و پەنجەت نەرم کردو بە ڕۆژوەبی باش ئەی لەکێوە لەگەڵم پیشەی خۆتا کە وەستای چاکسازی ئۆتۆمبیلە ئەوی لە ناو خەڵکا پێوترێ فیتر با بڵێ لەکێوە لەگەڵ ئەم وەستایەتیەدا ئیشک دەست و پەنجەت نەرم لە هەشتاونەوە خەریکم ئەویش ئەنێ وڵا لە هەشتاونەوە هەتا 98 شاگردیم کردەوە 10 ساڵە ئەیتر لە 98 شەوە لەو وەستەکانی خۆمان لە هەشتاونەوە دەست پێکاتر لە هەشتاونەوە بوو بەڵێ خۆش بۆ ڕۆژەکەش لەمە لەو کاتەوەی تر بیداڕۆغاژووی ناڵم 10 ساڵ شاگردیەکە لە مەڵکەنی بووم لە مەڵکەنی بووم بەڵێ شاگردی چێ بووی وەستا دلاوەر و وەستاکەریم خزمەت بوون وەستاکەریم خاڵۆزامە بەڵێ لەگەڵ وەستا دلاوە پێ کۆشێنە بەڵێ هەردووکیان ماون بەڵێ قەت وەستا جوتیار لێ تووڕە نەبوون لەسەرەوەی بۆ نمونە بڵێ ئیسپانێکی 15 بێنە تۆ حەڤە بەریا سیانزەوەری ماوەسا شتێکە تێگرن چوزانم لێیانێ قەدەمانە ڕوویە نەوەڵە برا وەسادی لاوە کە لی دوورە کۆتموانەی بوو کوێیە جوتیار بابێ بۆلام نەمەهێشت بڵم ئەو شتەکە ناچوو ژێر سارەکە ئەمزانی چی چیەوە داوای هەچێکێکرم گوو فەرموو دایمە نەمەهێشت حەزەکە ئەو زۆرە شاگردانی بەڵێ نا هەر خۆشم زۆر حەزم لە پیشەکە بوو يعني هل لك لسه ثانوي درچوموني فورمك بركيتوا يكم اختيار نسيم صناعه قسم السيارات بله انت حكوم زور محزل ايشكبو يعني تولى بواري اكاديمي شا صناعه طاو كردو بله قسم السيارات مطاو كردو والله من اوهان الناس بله والله والله مش مطاو كردو برا وسجتيار او كاتانا بلين
بە تایبەتی ئەوانەی سەنعایان تەواو کرد دووسێ فەرعی زۆر بە قووەتی تیا بوو سیارات باش بوو کارەبایی باش بووە زارتاشی باش بوو هەرچی یعنی سەناعی لەو کاتانە تەواو کرد زۆربەی توانی مهنەیە بۆ خۆی دروستکات ئەو کاتە بوو ئەو کاتەوە بۆ ئیسەوانیە والله ئێستای تر بڵم چی خەڵکەکە سێژماوانە سەناع ئێستا هەرماوە بەڵێ لە مەکرە گوێ ئێستا ئەو کاتە لە بینی شەمحەدین و قالاوە بکرە سەنع لەوەیە ئەستا قسمی سیارات وازام چوو بۆ ئەوێ کاتی ئێمە لە بینی شەمحەدین و قالاوە بوو ئالەوێ نابووە بەڵێ یعنی سەیەکێک کاکدانن ئەوم پێ سەیرە کولی زەراعە تەواوە کات ئەڵێ بێ ئیشم ێ باشە تۆ کە کۆلێژە تەواو کردو قیچێکە با جوتیارێکی ئەکادیمی بەڕاستی ڕاستە ئیش بکات بیتێکە دەبێ ئیشەکە بیتێک ینی ناتوانێت ئەوە بکات بۆیە ئەڵێم ئەو کاتە خوێندن بەڕاستی یەکسەر بوو بە ئیش هەتا ئەگەرنەوەیدایە ڕاست بەڵێ مامۆستا محەمەدێکمان هەبوو دەرجی عملیەکەی پێوتین ئەیگو زۆر احتیمامم پێ بن لە سانە و پێنجی بەشی کارەبایی سیارەتان فێرەکەم بەڵێ ئەوای پێوتین چ بەشێکیت خوێندووە هەمووی ئەمەکەی ینی بڵێ بەس کارەبایی بەڵێ قسمی سیارەتەکە هەموویمان هین کردو کاتەوە بەڵێ وەستا جوتیار لە بیرەوەری تۆیە بێگومانم کە ڕەمەزان کەوتۆتە مانگی حەوت و هەشت و ئەوی کە ئەوتە تەمووزوە وای بەڵێ لەو کاتە شا بە ڕۆژوو بوویت بەڵێ لەخوا بەزیابێنە وڵا برا چۆن بۆ ینی بۆ تۆ ئەخر مامۆستا شێخ فاتح سیارە خۆی سوورە بێتەوە گەرمە چەندجار سیارەم بردۆتە لای ئەزانم کە تووڕابێ چۆن تووڕاوێ خۆی دنیا گەرمە سیارەکەش گەرم داهاتووە سوور بۆتەوە تۆ بێ بچیتە ژێر ئەم سیارە یا سەرکێتە ناو مەچینەکەی و دەستخێتە ناو مەچینەکەی و ئیشی تیا بکەی و بە ڕۆژوش بی حەزەکەم ئامێنێن بۆ باس بکەی واللهی قوربانی تر خی گەورە خۆی فرسەتە دەیە برا ئەرێ وڵا قوربانی تر هەل لە بەیانی وانێسا ئەگەر لە غیری ڕەمەزانەکە بێ نیوەڕۆ ڕێت و ئیسراحەتێکی ژەکەی ئێستا لە ڕەمەزانەکە ئەو کاتە نیوەڕۆژ بڕۆ بێ ناڕۆشمەوەڵەوە هەر ئای برا ئەرێ وڵا برایتر لەو گەرمایە خی گەورە خۆی هەر ئەو دارتوانەی داڕۆها تۆزە باش ئاوەکەی فێنخوا حەز بە زۆر گەرم و برا دەوری 15 ساڵێ نەمە پێش بوو لە مانی هەشت و حەوتا بوو هەر زیاد لە حەد گەرم بوو برا وشکایی لە فین تەڕای لە بێن تا نامە برا هەر گشتەویتەوە هاوین خۆ ئەزانێ هیچ 6 ساڵ جارێک هەمان کاتی خۆی تەمەنی ئێمە چێتەوە نازانێت وڵای ترەوە خی گەورە خۆی زانێت چی دافعێک بوو ینی تۆڵی خۆی گەورە هاوکاریەکردین بەڵام ئەو دافعیت و بینی بە ڕۆژوبی خۆلەوانەیە وەستای تریژە بێ لەم سلێمانیەوە ڕۆژوش نەبوو بێت و فیشکی جگەری هات بێ و نانی خوارد بێ و چای خوارد بێ وەنیە بەڵام تۆ بە ڕۆژوو بیت و ئیش و کار و کەسابەتە کرد و سوتە پارێکی حەڵاڵ پایەکەی ئەمە چ دافعێک وای لە تۆ کردن وڵای ترەوە خی گەورە خۆی ناڵم خۆی دایەتەوە بۆی خی گەورە لە خۆ ڕازیکەی برا ئەی چۆن برارێ وڵام برا و ساڵان ئەڵێن تا ئێوارە درەویان کردووە لە وڵاتێوینانە و هەر لەو گەرمایە شاوەر بە ڕۆژوش بوون برا خۆ دائیمەن وەساتێرکە گانا نمونەی باڵاترە لە بەردەما بووە سەرچارێک سەر باسی چیەکە باسی درەوەکات کە قورستر بووە پیرامان قورستریان بەو نەبوونیە بە دوێنەیە کاتون ئێوارە دوێنێکیان خواردووەتیادیان خواردووە ئێمە هەموو نیعمەتە هەیە ئەی چۆنەوانێت خوا چۆن ناکەی برا بەرێ وەڵا برا ئەمەگە گەرم بوو ئەمەگە گەرم بوو ئێواران کار ڕۆوارەی ڕۆشتمەوە لە حوشەکە خۆما بە عەرزاوتم تەواو توانام نەماوە زمانە بە مەڵاشی تا خشەخشیە کاسکەتی سارێکم گۆڕی زۆر گەرم بۆ زۆر هێنیش بووی تر خۆ ئیشەکە هاتوو هەرە بێ ئەمڕۆ نەکێرە بێ بەانی بیکەی خۆ ئەرێ بەخوا برا ڕاستەکەی خۆشێکیشان مامۆستایەک ئەو سەعات یەکی نیوەڕۆ بوو یەکی نیوەڕۆ هەر زۆر گەرم بوو لە سێبەرەکە دانیشت بووم تی تایمێکی ئەو بریەکەم بووە بە کۆر کوتم ناتوانم بۆچی بەیانی نەتێناوە کەچی کوتی تۆ نازانی من بە ڕۆژوم نازانی من بە ڕۆژوم بنان شاری شارە بێ ئیشەکە شکەی تو تازە وەستا جوتیار چ ئیشێکی سیارە لە بابەتەکەی خۆتا تۆ بابەتی فیتەرێکی خۆتان پێسەوە ئیشی و یارمەنی ناکەن بێوانە ئەوە اختصاسی شوێنێکی ترە کەسێکی ترە چ شتێک زۆر وەکو بڵێ قورسە ناڕەحەتە بۆ تۆ ناکە ئەزمونێک دێ سواز بخوا بەڵام بەعامیانی بۆ تۆش لەم تەمەنەیە لەم هەموو ئەزمونەیە چ بەشێکی سیارە چ تێکچوونێکی چ گرفتێک نایە بەدەستەوە ئیزعاجتەکە وەڵا قوربانەوە بڵێم هەنێک کات مەکینەکە داگرە زۆر لەوە خۆشیەکە بڕینێ ها شتێک نەخۆشیەک دروستە بێ بڕینێکە شتێکە ئەی نازانی لەکوێ خەریک بی مەرحەلە بە مەرحەلە پێ بڕۆی هەتا بۆ دەرەکەوێ یانجا ساری زوش و ئالۆز نەبوو ئێستا هەر زۆر ئالۆزە برا ئێستا بەشێم ئەقڵ و کارەبای شتێ پێیا بووە هەموو چۆ بە ناوێکە جاران سارێ تاگویان لە قەباقێکی دیلکۆ یان و تاقم وایان یان پلاکێ بوو وەل فێگە بۆ سوتا شتێکی وا بۆ
ئەو دۆزیەوانێ بەجێستانە برا لە ئەقڵ و قەتعێکی ئاگری شتێک دروستە بێ بۆ پستۆنێکیان ئاگر ناچیان بەنزین ناچی ئاگرێکی نۆزڵ قەتع بێ ئەتر ئاوانە زۆر ناخۆشیتر کابراژی لە بینی تۆ کارەباچیەکە ئەوڵی خەتای پیتەرەکەی تۆڵێ بەشی کارەبایەکەی برا ئالەوای تر زۆر ناخۆشە مەکینەیە داگرێتە شویتیکە بەس خەریکی ئاو بڕین و شینێکی وایمە بە ئەوە نانە زۆر ناخۆشە یعنی ئیشی ساری ئێستا قورسە ئێستی سارێ سار زۆر قورسە بەڵێ ئەم بابەتی ئەو کارەبایی بۆ بەم ئەقڵ و هین و شتەی تر کارەبایەکەی زۆر هین بۆ تۆ لەگەڵ فیتەرەکە تێڵکێش بۆتەوانێ کە نەخۆشیەک دروستە بێ وەستا جوتیار ئەگەبێنە سەر کوالێتی ئۆتۆمبیل ینی ساڵی 2025 جوانە لەگەڵ ساڵی 1970 کە بەرازیلی ها سوور یا سۆپەر هەبوو خاستن بەرازیلی مامۆستا من بیرمە لە 86 قەسفی ئێران بوو بۆ سەر عراق من لە قەڵاچۆلان بووین کوڕێکی پورزای باوکم بەرازیلێکی سووری پێ بوو زۆر تازە بوو ماشەڵڵا لەوە شەبیناسی کاک جەلال ئەوی لە عملیات ئێستا لە بەخشینیشە ناسی پورزای باوکمە ئەو هێنانیەوە لە قەڵاچۆلانەوە بۆ سلێمەنی جەمە بەس لۆ وەسا جوتیار ئەو سیارانی ئەو کاتە سادەتر بوون بەڵێ جسمیشان بەدەنیشان زۆر تۆکمە ئێستا ئەم سیارە مۆدێلنی و سینی و 0 کیلۆمەتر و هەمووی عەقڵ و چوزانم تۆڕ بوو و بەڕاست سیارە ئێستا لەگەڵ جارانە بۆ ئێوە بۆ ئیشەکەی و فەرقەکەی لە چیایە ئایا ئەم سیارانە عاتڵە بنیان نامادەم 0 کیلۆمەتر و لۆکن عاتڵ نابن نبرا ئەمانەی عاتڵی زۆرترە کاکدانا ئەی ئەوە سانە ئەم سادە و ساکار بوو برا ئێسانە عاتڵ زۆر دۆزیەوە بەڵێ زوو ئەو دۆزیەوە جا سام لە ئەمەی دەردی کابرا تەتیلۆ بیبیلە شتی بۆ دروست بۆ ئەوەی وردەکاری تایە ئەی ئەمەی وردەکاری تیان نبێتەوە برا ئەرە وەڵا برا هیچ جاران زۆر سادە و خۆش بوو باش تۆ گوەستایە ڕەمەزان و ئیشەکە چۆن پێکەوە بەسیانی بۆ نمونە لەوانەیە منێکە لە ستۆدیۆ موها لە بەرسپلێت و لەسەر کورسی و قەنەفە دانیشم جیاواز بێ لەگەڵ تۆیە تۆ زیاتر بە پێ و ئەسبوونی هەتەوە ئێستا جوتیار پارشێوان چی ئەخۆی بووی کە ینی خاصن لە وەرزەکانی کە گەرمە دنیا بۆی زیاتر ئاوت پێ بمێنێ بۆی زیاتر ینی هێزت پێ بمێنێ خۆراکت بمێنێ خواردنەکانی تۆ لە پارشەوانە بەعام چییە؟ وەڵا بەعام من هەر سپیایی زۆرە خۆمیتر ماست و بەڵێ ڕۆنی کورکەری کوردیەکە و ئامانە زۆر ئەمانە لەو کاتی هاوینەکەشا شووتی و خەیار و ئەوانە حەزم زۆر لە زەڵاتەوە ئەوانە هین بوو ئیسفادەت لێ بەڵێ بۆوانە زۆری بوو من هیوایە لە چێشتە خۆ من ناتوانم چێشتوشین بخۆم بەخوا ئەخنکەم لە تینوە بەڵێ وەڵا برا من حەزم لەو شتار سوکانەی برا تا دوێنێ سایقێکم لا بۆی گوون نەخۆشمانە بۆ لە خستەخانەی شار ماستم خواردووە تێر نەبووم تم جا من ساڵ دوازدەمان کە هەر هی نەبێ هەموو دەورانەکە من هەر نان و ماست دەخۆم تۆ ئێستا من چێژ نەبێت تێر ناخۆمین تم جا وەڵا منە منی خۆمە خنکەم لە تینوە برا ئەمەنگا ئەجوڵەی نێمە برا وەسا جوتیار بەسەرهاتی خۆش ناخۆش لە ژیانی فیتەرێتیە کە بینیوتە لە سیارەیە لە کەسەکانە چیت لایە بۆمان بگەڕیتەوە خۆشی و ناخۆشی ئەوە زۆرە نەبێتەوە برا چی بۆ باسکەم بیدی کلێ بکە شتێک هەریەتە بەخوا باشە بە چ شتێکی شۆفێر سایق زۆر پەستی شەمە و پێنج شەمانێت ئایترە و بانی تر هەموو لێکۆ بێتەوانێ و نەداشی وزوو بەشیان دایرە دەوامیشیان نیە برا دایرە دەوامیشیان بێ قەیناکە دایرە دەوامیشیان نیە و هەر شەمە لێکۆ بنوانێ و دەکەڕە بڵێ یەک شەمەوەرە هەر یەک شەمەکە نان شەمەکەش بەیانێکی نایەن وڵا قوربانیتر هەموو شەمە پێنج شەمە لێکۆ بنەوە برا لەگەڵ وەعدا چۆنی وەسەجە بەعام ئەوانی پیان وترێ وەستا بەڵێ ئیتر وەستاکە خەیات بێ بەرەو دروک بێ یان چوزانم بەنایەک بێ خانوود بۆ دروستکە ماوەسە شێخ فاتیح وەستایەکی گەچکار بێ ینی زۆر جار بەداخەوە ینی وای لێ هاتوو وەستاکان لەگەڵ مەوعیدەکانە زۆر جار نایەنەوە تۆ کاتێک من کەسێک هاوڵاتێک سیارێکت بۆێنێڵی ئەمە کاسکێتە ئەمە پێویستە مەشینەکەی داگیە و تەشفیدکە 3 ڕۆژی پێچە 4 پێچێ
بەفعلی لەو کاتەیە ئەیدەنەوە ئۆتۆمبیلەکە بە ساحەبەکە یان هەروەیە کە لە پاچەیەکەن و جا خەریکی ئیشێکی ترە بن و بۆی کە ئەو بە دیارتانەوە نانە من واناکەم من حەزە لە سایقەکە زیاتر پێم ناخۆشە کە سیارم لامێنێتەوە من حەزەکەم ئیشەکەی زوو بۆ بەڕێکم و ناکەم ناکەم نامێنی کە براسا چۆن تۆ دەدەقە پێش پێنج لێرە بە ئەمن لە 4:30 نەبوو لێرە بووم لەسەر مامۆساکەمان دواکەوە گەر تۆ لەم کاتیانخستان لە ماڵەوە کتیان تۆز درەنگ بڕۆ بۆ زۆڕی جارێشتا مەعودەکەم ئەوتم کڕوا لە ڕێ پەنچەر بووین و ئەکەوتمە ناو مەفرەزەیەکی مرورەوە وا شتێ دروست بوو با من لە مەعودەکەی خۆمان لەوێ حازر بم بۆ ئیشەکە شەوە بۆ ئیشەکان وەڵام من ناڵم سیواس ێساوە ساوای پێی خۆشە سایقەکەی لا نەبێ من دایمەن حەزەکەم سایقەکەم لابێ بزانێت چیەکەم و چی ناکەم بۆ حەزەکەم لا وەڵام وەسا جوتیار یەکسەر احتیاطی چییە کاچ ئەوەنی سیاری شکاو بینیەوە ئەڵێ وتومە نەوە لە ڕێگە پەنچەر بە بیا جوانە وەسا جوتیار کۆمەڵێک هەن لەوانێت دۆست و ئەحباب بن نازێکیان هەبێ بەسەر تا چۆ بۆ سەیران چۆ بۆ ماڵی خەزوری چۆتە دەرەوە بۆ شوێنێک و پەکی کەوتووە ناتوانێت بێتەوە یعنی یا بێ بە سلنگ و کرێنە سیارەکەی بێنێت ینی مەسروفێکی زۆریە ئایا بۆ ئەم جۆرە کەسانە ژەگە تەلەفۆنێکت بۆ بکە مەجال هەبێت ئەچیتە دەرەوەی شار دەرەوەی دوکانەکەت بەدەم ئەم کەسانەوە یان تۆ بەس لە ناو دوکانە ئیشەکەی لە وڵا لە خزمەتیانم بران بەس لە دوکان جاریای تۆ سیارە کرد ێستا تۆ هاتووی سیارەکەتم نیوەی لە قاچ خستەوە شینم کردێ بۆ تاواکەم پێڵم بۆ سابە ئەو سیارانە تەواوێ لە خزمەتیان مارێ وڵا براچینە دەرەوە برا وڵا بۆ پێنجێن بۆ هەموو لایەک بۆ شوێنە دوورەکانیش بەس تەحمل کاکبرا تاوە من سیارەکەی بەرقاچم نەگیەکی لێرە لە دوکان چاوەڕێکم و 3-4 ساعتم پێ بچێ بڕم بۆ ئەوێ نابە پێ هینی مەجالەکە ئەرێ وڵا چم برا وەسا جوتیار شتێک هەیە لە سیارەیە سەیرە سجار وای لای خۆت عەتەڵێکی هەیە هەرەبی بۆ لای وساژوتیار یەک تەقیلەیە چاکە بێ خۆی یا جارێ نیەتی دەنگەکە لای ئەو چاکە بێ ئەوە چییە ئەوە سڕی ئەوە چی لە ئاسنە چی لێ برا هەر سیارەکە تاکە نۆزڵێکی پیسی بۆ هاتویان کارەباکەی شکلی کردووە بە شتێکە کێشی بە پلایسەیی بە شمشاڵەکە تاکێکە بەرەیە جاری وای وایرێکی دەرەچێ فیشێکی سەرکۆیلەکانی دەرەچێ سیارەکە تاکە ئەو شتێکی وا بەستی دروستە بێت جاری واشە سیارەکە بڕابێ هاتووە بتێتی تا گەشومەتە لاتۆ خەمم بووە تەگەرەکەم دەرچێ بڕابێ هەموو شەسێکە لەگەڵی گەڕام دووبارەی نەکردوێتەوە نەخۆشیەکە کابرا شاتۆ بە ترس و لەرز وتێتی تا گەشومەتە لای تۆ ئایترەوەش ئەوانش دروستە بێ ئاوارێ وەڵا ڕاستە وەسا جوتیار هەندێک شت هەیە زۆر ناخۆشە ینی بەنسبەت ینی ئەوە شۆفێر سایق زۆری پێ ناخۆشە بۆ نمونە سیارەکەی غەسل کردووی هێنێ بۆ لای تۆ بۆ نمونە تۆ بە دەستی چەورەوە یا بە گیان و جلی چەورەوە خۆدی بەسەر سیارەکەی یان بەمجلەوە بەبێ ئەوەی هیچ شتێک ینی لە ناو کوشتنی سیارەکەی سوار سیارەکە و کوشتنی سیارەکەی بە یعنی بەڕێی تۆ وەستاکان کاتێک ئیشەکەن بۆ خەڵک ئەبێت چۆن جگەلەوەی ئەم سیارەکەی بۆ چاکاتەوە لە لایەکی ترەوە زەربەی پێنەگەێنێ بۆ نمونە لە ئەسنای و ئیشکردنیە کۆمەڵە کلیل بێرەیەتی و شوخت بەر سیارەکەیکە هەمە مەسڵاتە ینی ئەبێ چۆن وەستا تەعامل لەگەڵ سیاری بەردەستی بکە بەڕاستی مەڵای قوبا من ئێستا کە سیارەیە هیواییە بۆ لە مەڵی تراوێکم لەگەڵ بە کە سێریش ناو سیارەکەیکەمەوە پاک و یان سپیە بەرگی کوشن و هینەکان یەکسەر خۆم پێش سایقەکەکەوم ئەڵم شتێکی پێ نەبێ بەسەر و کوشنە با بۆ 2 دقە پیسی نەکەم تر سایقەش زۆری پێخۆشە هینی ناکەم یەکسەر ئەڵم شتێکی پێ نێ ڕبیخینە سەر کوشنەکە جاری وای هەریکی دەست ناکەوە قایشی بەرقاچەکە بە عکسەوەی خاتە سەر کوشنەکە و هینیەکە لە ماڵە ئاوا بکەینەوە من نابرا بۆ 2 دقە بۆ چی شینی کەم بۆچی پیسی کەم بۆ 2 دقە سیارەکەت لە خزمەت بەڵام وەڵام ماشەڵڵای تر خەرچیشی سیارە هەیە باسمان کرد بەس لە هینە لە ڕەمەزانە وەسا جوتیاری سەر بۆ نمونە ئێوە وتت لە بەیانیوە کارەکەین هەتا کەی تا عسر والله قوربان هەتا ئێوارە لەوێن هەتا ئێوارە ئەری بەخۆ برا تا ئێوارە لەوێنە سەر بەس جومعان لەوێنیە بەس جوعمان لەوێن جومعانیش ئەم جومعەیە بۆ ئیسراحەت وانە وەڵام من نیوەڕۆ تەلەفۆنێکم بۆکە لە خەواڵ ئەڵەمسانە بۆی بیری خەمەتم بزانە لە بیرم بوو برا چۆن وەسا جوتیار قەت ڕووی داوە ئۆتۆمبیلێک بێتە لای تۆ کێشەیەکی هەبێ بەڵێ ئەمە لێو عاسی ببێ و چاک نەکرێ والله تر قوربان دروستە بێ چۆن برارە وڵی وایە چی کردوایی ها والله تر جاری وای برا سیارە هەمووشی ناڵم ئاسنەی تر دروستە بێ براشتی وا دروست پێ ناڵم سا سیارە منە ئالۆزە لە بینی کارەباچی و فیتەرەکە کابرای سایقە بێ بە فیلم برات تۆ نەخۆشەکە لەی نانیە ئەوڕاتەوە بۆیە لەی نابرات دروستە بێشتی واژارێ وەڵام برا ئەی باش شتێکی تر ئەوەی کە شۆفێر زۆر پەستە ها کاچێتە لای وەستایەک ئیتر بە
بۆ مەرحەلە یەک دنیا مەصروف و شتی پێ گۆڕە دوایی لە شتێکەوە دەرەچێ تۆ قەت ئەوەنە مەصرفە بە خەڵک کردو بێ و دوایی خۆت بیرت کرد بێتەوە کە ئیشەکەش ئاسان بۆ لە شوێنێکی ترا بووە معەزەب بوو بێتی بوو تا وڵای وای ئەو هەموو مەصرفە نانە من شتەکە تەکید نەبم نەخۆشیەکە چییە پێی ناگۆڕم تأكيد نبم نخوشيك تشيو خللك تشيا أو قرن كاريو هنا ولا بينا كم برا أشكاشين يرم بو بارتي بلا بايع كان ألم بي بلا أقل لو درنا شو بتين وشتي تعظمه هنا كونا بينا بوي بارتشكا أقل لو درنا شو لي ورجينو يعني سعري كلي ببارتشكاني كيك لو سعره كينو خين سريكا حتى بو من درك يوتشي يعني سعري خماني لي بيا بارتشكاني كيك لي كينو حتى درك يو نخوشيك تشيا لهمو جور السعري كابون ونا هشتا كان نوتا كان ئیژەکەیت لەگەڵ ئەم تازانە بانزین گاز شوزانم یان بۆ نمونە بەس لە بنمونە لە سۆپەرە لە بەرازیلیا یا لە سەنیا ئیژەکەی نانە لە هەموویە بەسەر کۆن و تازۆ نییە نەوەڵا لە هەموویەوەی کە توانەمان هەبێ مستەیتەبین بەسەری شەکە لە هەمووی ئیشەکە ئاکەین لەگەڵ شاگردەکانە چۆنی باشین عیبانیە لە ڕنابیلیان نانەلیان تازە نەکورە هەر کاکە حەمم لا برا لخم شعر زاتر استبرابه من خريكه بردسي برازاشتي بلا برازا مرة لو تبي قلت ولا لا ما بخونك تانا وساجو تيار بنسبة سعري غاز وبنزين يسوي تجربة أو تان هي يعني عطلوا ما نبون زيادة لكامين الروادات غازك باشترني أبو غازك بخواته زين ترى كاك شيخ غازك باشتري بس شمادي شوي كم ترتيايا اي بوس بستون والله بو انا توزهيني ذا سيستم كا بابو خويا بيشو هرب بنزينك ايشي بيكا او باشا انا خاص بو هاوين غازك باشترا اي لبرو دي الكل انا وعزيتي ماكينه كنايا والله انا والله غازك زو باشترا بو هاوينك بس شي الله بو كساني ك خوي پروردگار فکرێکی پێداون ئەقلێک زیرەکیکی پێداون تاوان ئەمە هەموو خۆی گەورە داوێتی من لێرە دانیشتم پێشکارم و تۆش من سیارەکەم ئاتەڵە بێت تۆ چاکێکێکوانێ خۆ ناتوان بێم بۆ داوام چی بۆ کەسانە ئەڵێ کە تا ئێستش هیدایەتەکەیان وەرنەگرت و بەڕۆژوو نابن و وەکو جەنابەت ئیشەکەن و بەڵام کاتی نیوەڕۆ دێت ئەچێتە مەطعەمەکەی ئەو بەری نانەخوا یان فیشکی جگەرێ دێ یان بە بەرچاوی ئەو خەڵکەوە ئاوەخوا چیت هەیە بۆ ئەوانە والله ترى خوای گەورە ئەوانە ناکە عوزریان هەیە و ینی عوزریان هەیە یان تەندروستی والله ترى ئەوانە بێ خوای گەورە خۆی هیدایەتیان باو بێ بیرەکەنەوەی ترەوە دنیاکەی بەم ڕۆژگارە لەبەر چاومانە هەموو دۆست و ئاتیزانەمان هەمووی گەنجیشە هەمووی مرێ و خوان ئافیانەکە و برایترە بێ بیرەکەنەوە لەبەری کۆتاییە هەرم دنیا برا برا کۆتاییە ئەمڕۆ بێسبێن بە زۆری لەوانی کە ئیشی فیتەری و سەماشڵاوی و کاکدانەتان لایەوە هەر خۆی پیاوێکی ماشەڵڵا دیندار و زۆر چاک وەسادانەی کوشنچی بەڵێ بەڵام بە زۆری ئایا ینی لە ناو فیتەرە ئەتوانن ڕۆژوو بگرن چکە بەڕاستی قورسە ئێوە قورسە ئەگەر بیگرن عەزیمەتێکی زۆر باشیان هەیە باش ینی نسبەی ڕۆژووگرتن بەڵێ لەخوا بەزیابیان وڵا لەخوا بەزیابێ برا ئەوەی کە لە هاوی لە زستانە گرێ برا لە هاوینی شارێ گرێ بەخواوی کە لە نەیگرێت لە زستانەکەشیان ناگرێت ستانە برا خۆ زوروێ هەر هیچ بە ڕۆژوو نیە برا لە هاوینەکەش هەر بە ڕۆژوو نابێ برا کە تاقتینی نەبێ برا کە هینی لەسەر نییە ناگرێ برا ئیشتان لەگەڵ گریس و ڕۆن و چەوری و ئەم بابەتانەیە واز لە جلوبەرێک بێنە تۆ جلوبەرگەکە توانین لە دوکان جلێکی ماڵەوە لە بەرکەی یا بۆ نمونە کە چیتەوە ماڵەوە لە مەدخەلەکە لەوانەیە مادامی ئینزاری کردبێتی ئەم جلانە دانێ ئەوزان لە بەر بەس سەبارەت بە دەست و پەنجە یعنی بۆ نمونە ئێوە بەدەستکێشەوە ئیژەکەن یا بەڕاستی بەدەستکێشەوە ئیژ ناکرێیان ئەم دەستە کە چەورە بێ هەموو جارێ ئەم هەموو مامۆسا ئینێ مەش قورسە بەڕاستی چۆن تەعامل لەگەڵ ئەم چەوری و ڕۆن و لەگەڵ ماڵ و مناڵ و خێزان و ئەوان لەسەر ئەمە ئەڵێنچی بەس قسەی دڵتم بۆ بکە وڵا من بە دەستکێشەوە ناتوانم ئیشکەم من هەر بەبێ دەستکێشی شەکەم بەخوا ناکرێت من بە دەستکێشەوە ناتوانم وڵی کە لە بچاکرێ هەر حەزەکەم بە دەستەکە برا بامود دەستی شەکەی خۆشترەکە بە دەستەکە وڵای تر ماڵی شۆ خۆیانە زانم برایتر کە منک معیشتەکە ئەوەی تر خۆخۆشی زانم منی ترکارەوە هێناوە من هەر خۆم فیتەر بووم برا ینی قەت ئینزاریان نەکردووی وڵا برایزانە کوڕە من هەر بۆ سەیری ژنی هەر بۆ سەیری ژنیش بە سەیری بەجلی ئیشەوە چوون برا خۆی خۆزەکە برا من نەوەڵا برا من هەر بەجلی دوم ساڵ 12 مانگ ئەمەم لە بەرایە جا ئێستانە خۆم بگۆڕم خۆم کەم ناوەڵا هەر
والله زۆر زۆر صادقانە جوانە زۆر جوانە. منیش رازی نەبوو نەبوو بە نسیب. خی گەورە لێکتان نەکەین. من لە خزمەتتان. وردە ئێمە بزانم تقریبا ڕۆڵای تەوەرەکەمان کۆتایی هاتووە. بەڵێ ئەگەر کاک شێخ پرسیارێکی بێیان وەڵام تۆ دوا قسە یان شتێک دەبێت. من لە خزمەتتانم تیوای تەمە درێژیتان بۆ خوازم و ڕەمەزانیشی لە هەموو مسلمانان ئینشەڵڵا پیرۆز بێت. الله خۆ پیرۆز بێ لێوەش مسلمانان خۆشەویستی خوان چونکە بەڕاستی مانوبوون بە دەم ڕزقەوە ینی ئەو ڕزقی ئێوە ئینشاءالله زۆر حەڵاڵە ئەمەرج ئینسان بە باشی ئیشەکە بکەم. بەڵام وەستا جووتار مامۆستاژەوە تۆ ئەزانم بەڵێ ئیشم لا کردووە بەڵێ ینی زۆر دڵسۆزانە ینی جارێ خۆت ئەڵێ ئەمەم بۆ گۆڕەڵە کاکە ناوێ اینجا ناکە مەسرف اینجا کەمیشی لێ سندیت نازانم سەوایەنە لەسەر ئەو بەرنامەی خۆمان. جوتیار قادر پیشەوە زۆر سپاس بووی کە ئەمڕۆ لە تەوەرەی پیشەو ڕەمەزان لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بووین ئێمە وردە تەوەرەکەمان کۆتایی هات زۆر خۆشحاڵ بووین. خۆشەویستان گوڵستان بەردەوامە بێت پشت بەخوای گەورە گەڕێنەوە. فەرموود دوو برنجمان حازر کردووە ماسیشمان هەیە برنجەکانمان بۆ باسکە بە چییە؟ ئەمە برنجی چەوەنەرە برنجی سوورە بە چۆنەر سوور نکرا بڵێن هەر چۆنەرەکە خۆی ڕەنگی چۆنەرەکەی ئەزام خاڵە باڵی سوور ئاوا دەرەچێ بەڵێ بەبێ دۆشاو بەبێ دۆشاو بەڵێ منە باسی سیارە مانگە خەریگەڵم بەبێ گریف هەر بەڕاست بە چەوەنەر ئاوا دەرەچێ بەڵێ وەڵڵای ئافرم باشە ئافرەت زۆر گرفتی هەیە لەگەڵەوەی برنجی سوور ئەڵێ لەبەر دۆشاوەکەی بنەکەی پیایی ئەلیچکە و ئەستوتیوانە ئەمە لەوانە چەوەنەرەکە وشی نەبێ. ئەمە چۆنەرەکەم کوڵان من چۆنەرێکی بڵین تۆزەڕاق بوو چۆنەرەکە باشە کوڵاندم ئاوەکەی بەکارێنەوە کاگەرکان ئەو برنجە سوورە ئێستا سوێن خۆی بڵێ ئەوە دۆشاوی تێ نەکرالەوە چه خەڵک ڕوانەکە ئەمە برنجەکەی تریامان چیە ئەمەشیان بە ڕۆزماری کردومە ئەو ڕۆژە بە شیوت ئەمڕۆ بە ڕۆزماری زیاتر کرێتە گۆشتەوە ئەکرێتە زۆر نیشتەکان زەڵاتە برنجیش خۆشە خۆشە زۆر باشە ماسیەکەمانە بێ بەکوێ گەیشت ماسیەکەشمانەوە ئێستا کوێمان ئەوەتە ئێستا هێن با سێریشی بکەین ئەشی هێنی ڕێوەڵا باش ماسیەکەمان ئەچێنی تۆدێکی مابوو هەر با سێرێکی بکەین بە بۆن و بەرامەکەی خۆشەوە بەڵێ یا ئەڵڵا ئەمەش ماسیەکەمان زۆر باش ئەمانە بۆ جوانکاری و بەڵێەوە سا ببرژیتە دوای دەرێنم لەسەر سینێکی ڕازێنمەوە بەڵە وتی ئەمە سۆسەکە چیە ڕوبە هەنار و ئاوی نعنا و خەلێکی تایبەتی خۆیەتی خوێ و ئاوی لیمۆ کەچە پیشم تێکردو ئاوی نعنای بۆ تیەکەی بۆنی خۆشە بۆنی خۆشەکە چیکە جاوە شەماوێتی بەهاراتی ئامینەخانە هیچ ئەو بیبەرە تونەکەیم تێکردووە بیبەرەکە هەم بۆ ڕەنگەکەی هەم بۆ تامەکەش تونیشە و سیرەکەشم تێکردووە بەڕاستی ئەو سیرە زۆر خۆش بووە زۆر هاگەر سەقەتیبی تەماتەکەی تایەوە ڕاستەوە مامۆستا شێخوات لەگەڵ ماسییا بینێت چۆنە وەڵاهی خۆشە ماسی بەراو خۆشە وانە خۆم بەڵێ خواردنێکی خۆشت لەگەڵ دڕکەکەی گرفتی نیە زۆر جا مناڵ لەگەڵ گرفتیان بۆ دروستە بێ بچی سەلەموم کڕیا آخر بەڵێ تۆ خۆت گرفتی نیە لەگەڵی نامشکل نیە ماسیتر لا بێجو تەواو من بەخۆ قەت نایخۆم نایخۆی ماسی ناخەقەت بۆ ئەمڕۆ ڕاکەمە زۆر ڕاکە بوو حەدی حەتاوەمان کرد تۆ ڕاکەی وەڵا زۆر سەحیە زۆر سەحیە ئەگەر زۆر خوی نیت حەزی زۆر لی نابێت ڕاستە ئەوەیە ماسی هەیە ماسی خۆر ینی بەردەوام حەزیرە هەر شتێک زۆر خواردێت حەزی لەکەیت من تۆ بۆ داوەتێکی ماسی شێف دیار نەکەین برنجی سوورە بەس برنجە سوورەکە خۆمان بەلاشە ئەوازی بێنە ئەمە چەندی دقەی ماوە ئەوە 25 دقەیەکی تری بەسا بە جوان ببرژێ بەس چەور بۆ ماسیەگەر دیقەت بێ وایە کارم چەورە ئەرێوەڵا مامۆستا گیان تۆ پرسیارێکت ماوە نەخێنەوەڵا زەڵاتەکەش زانوردەوە خەریکی ئامادەکاری بەزێ شەتاوە نەبوو شتێکی جوان دەرکەم دەست و چاو خۆش خۆش شێف دیارگیان فەرمو قوربانجان فەرمورا مامۆستا وردە زانم مامۆستا تەوەری یەکەم کە دوامان خست تەخیرمان کرد بەڵێ کاتی هاتووە و مامۆستا یوسف حسین وابزانم هاتووە باز لە شێواز و کاریگەرین زاو پاڕاناوەکەین حەزەکەم جەنابەت پێشوازی لێ بکەی مامۆستاگیان فەرموو
السلام عليكم. عليكم السلام. يا أخو بخير ما وصل جان باشي قربان. السلام عليكم. شلونك قربان؟ يا أخو بخير بخير بي يا أخو. حاله حاله. باشي ما وصل جان. جام داني ميزاركو. الله قربان حسبك قابل بنبينن. يا أخو بخير. يا أخو بخير بي. يا أخو سلام. حاله حاله. يا أخو بك. بخير ما وصل جان باشي قربان. حوطان ما ماشي. صبود وكوتي. والله من تازه العمر هاتمتو. يا أخو بخير بخير يا أخو. بيا قلتي دين بولاد. وتم ما مصدقك هالكود. من ساعات شوار ونيو موعدم هي. وتي بينجا قدة دقيقة رقم لاو. بينجا يزبو شوار. تبخوم قوري شوار وشارك تم خوزني ميوان بلم كاكمية. وتم والله أو من تأخير بوم. وتي والله جوال نزيكي كانيشين كم. تم قرآن تازه داوي اللي ورناكم. هاتم وتي والله ميوانا كثير هذا وتم الحمد لله وتي كاكي سادم ولاد بو لبردني بهم مثلا بدي بهم آخرات نوي كده. وبويا من اعتذار من يجينا من لكات ساعات خويا جيش مو داوي. باش مصاد جوتيار بيش جناب اللي ربوا لكاتي خويا نهات وبيش تريجات لقال أوا ولا سامي ماني كثير شان هاتو بيش خوي هاتو تبكاكو ديار التوافق كان قدره. الخير فيما يختاره. يا أخو بخير ما قصر مصاد. بس كان إن شاء الله. مال شلون الحمد لله. سماجك الحمد لله خاص. جنازة باشا. يا أخو حبيبي. لقى رمضان. والله دباشي تراويح ودرس ودور قصة وباس وإن شاء الله كاري خير وسردان وأمانة ما نحن الحمد لله. بيجمجو تارخوني مزجوتي كاني شينكيا. أو نازم بلم جونديا جرق استا. والله جاء حزب الله يكاك ما فوق حزب دون دولين. يوجد سلا بيني جرك وجودا. لا بيني جرك وين والحاصل بل الرؤي إداريات وسر بسليمانين. بس لو روي كومالي بابته هلا صار عربتين نزيكي شاري ما مستعان. بلا. عليه خاصة بس كايش. لا الرازيانة بلين. نزيك الرازيانة. بيج رازيانة لا شاء الله هيك. ما وصل أو شونانا بلين سوشني إيوه. همتر أتواني بلين لادي وهمتر ناوشاريش يعني. كشي بلادي قرت ويا كشي شارع قريت تقريبا. بخوايا بحكمي ويكبلين أو خلقي كديد أغلبي للشارع وهاتوا. اگر او خلق ایسا من اگر او خلق نجولن بو سدان و بسر کردن ولواچ هر خلق طاقت سدان و بسر کردن که بلادی که لا میزه جوانه کانی که بسر کردن و با آگابون ابلا مثل حمله تکامل کی و تکافؤ کی اگان لیکتر هيا اگامان لیکتر هيا بسدان یکتر و بمشاکلی خلق و هین بنخوشي خلق وهين بخوشي خلق وهين تقريبا ججنان من تقريبا او خلقك هو كمان ولا شيء زياده لصد مال بقرب دواء بك انا مزقوته كازنا راتو بابيو اوستين وتوقع كاين ججنا فيروز اللي كاين دواء وهر سداني شاركين الحمد لله ما صام روماني بس لا بابتي جرين كل عيني فيروز اسلام ايش نزاو دعاء وبارانا ويا براست پێگە و مەقام و گەورەی دوعاکردن نزا پاڕانەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە باجارە ئاو بچیتە ناو بابەتەکەوە چۆنە چ گرنگیەکی ئێمە مامۆستا یوسف؟ والله جا تازە دەستمان پێ کرد بەڵام هەڵێ بسم الله به نستعين چکە هەموو کارێ بە بسم الله دەست پێ بکات والله مامۆستا دانا ئێمە ئەم دینەمان لەسەر کۆمەڵێک بنەما و ڕەکیزە دروست بووە ڕەکیزە ینی ئەو پایە گرنگانەی کە هەیە یەکێک لە پایە هەرە گرنگەکان پاڕانەوەیە حتى سرورمان صلى الله عليه وسلم أفرمي الدعاء هو العبادة لفرمايشتك أفرمي الدعاء مخ العبادة دعاء فرمي هر خوي بنداتيه لفرمايشتك ترى أفرمي نا دعاء كروكي بنداتيه طبعا بوشي كروكيتي ما مصدر طبعا عبادة بمعنى التذلل بو ذاتي حق تعالى ملكتي يك دو خوشويستي طبعا ام تذللا عندي خلق لواتي لسد اللي قرز به بلام انسان ابي بمعنى كلمه تشبيه نبي ولله المثل الاعلى زوج جاربيني معنا كابران لواتي يعني انسانك وكو ايما خەڵکی وا هەیە داهاتۆ تۆ دەستی ماچکە بۆی کە پارۆنانێکی باتێ داهاتۆ تۆ نازام شتێکی تری لەگەڵا بکات بۆ چونکە ئەزانێ ئەو تەذەلولە ئەیگەێنێتە ئامانجێک ئێمەش ئەم تەذەلولی عیبادە ئەمانگەێنێتە دوو شت یەکەم ڕەزابوونی خوا دووەم ئیستیغنابوون لە خەڵک چونکە بەحەقەت
ئەم دووشتە ئینسان ئەگەینێت ئەو ئاستا یەکەم خوا لێ ڕازی بێ ڕاست دووەم تەذەلولی تەواو لەگەڵ ئیستیغنابوونی کامل لە خەڵکی بەحقەت ئەگەر هەتا ئینسان مستەغنی نەبێ بەمەش بەعیبادەت دەگەیتم ئیستیغنا بۆیە سەرۆرمان صلی الله عليه وسلم فەرمێ دوعاکردن خۆی بەندایەتیە ئەوە بەحقەت بۆیە سەرۆریشمان صلی الله عليه وسلم طبعا سەڵات هەر خۆی الصلاة بە معنای دوعایە سەڵات بە معنای دوعایە نوێژ بە معنای پاڕانەوەیە سەیریشی کەین لەناو نوێژە وەکو سەرۆرمان صلی الله عليه وسلم فەرمایشتکرا فەرمێ خوای گەورە فاتحە کردو بە دوو بەشەوە بەشێکی تەذەلولەکەیە بەشەکەی تری پاڕانەوەیە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو بەشەت هەتاوەکو ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین فەرموو ئەفەرمێ ئیتر وەلیلعەبدی ما سەئەل ئەوەی کە تۆ داواکەی من پێ دەدەم مامۆسەدان ئەسڵی قەزەی دوعا کەوا بێ بە معنای کەلیمە بەندایەتیە و گرنگیەکی زۆریشێ حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە قورسترین کاتە بەڵێ پەنای بدۆ بۆ نوێش بەڵام لە شەڕی بەدرا ئەگەر متابعە بکەی ئەوە نەپاڕاوەتەوە عەباکەی لەسەر شانی کەوتۆتە خوارەوە حتا گەیشتۆتە ئەو ئاستەی تەذەلول و گەڕانەوە بۆ لای پەروەردگاری ئەبا بەکر و فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەسەیتە خۆت ماندوو مەکە وەڵڵا خوای گەورە لێ وەرگرتوویت دەستخۆش مامۆستاگیان ئێمە چ کاتێک دوعا باشە بیکەین ئایا ئەو کاتی کە حەزمان لە دوعایە وەختی ئیستیجابەی دوعا هەیە کاتی دیاریکراوە هەیە لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە بەکەی کراوە بۆ دوعاکردن وەڵام من شتێکی تر ئەڵێم لاوەش زۆر باسکرا بێ کاتەکانی دوعا بەڵام بۆ معلوماتە با من یەک نمونەی زەکەریاتان بۆ بێنمەوە عەلا نەبینا و عەلەیهی ئەفضەل الصلاة وأتم التسلیم طبعا ئەمە لەوە چێ قورس بێ بەزەم مەریەم عەلەیها السەلام بۆتە مامۆستای زەکەریا کاتێک کە خوای گەورە فەرمێ كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا قالت هو من عند الله قال لي خوای گەورە فەرمێ هنالك دعا زكريا ربه يعني چی دوعا بەڵێ کاتە تایبەتەکانی هەیە کاتەکان وتراوە زۆر وتراوە بینی بانگ و قامەتە نەخێرش لە تەوافە بڵین لە نوێژە فەرزەکان لە کاتی تەحیاتە کاتی بارانە وەڵحاصل ئەمانە هەیە بەڵام ئەمە شتێکی ترمان فێرەکات یعنی چی ئەمە بۆچی خوای گەورە ئەمە بۆ ئێمە لە قورئانە تەدوینەکە طبعا وكفلها زكريا معلومي جنابتها زكريا بوتا سرپرشتیکاری مريم عليه السلام كاتێک زكريا دێ بۆ لای مريم ڕزقی ئەدات ئەو خواردنی کە لە بەردەستیاتی و ڕیوایەتەکان هەیە خواردنی زستانان هاوینەی های بووە هاوینان زستانەی بووە لێ ئەپرسی ئەنا لەکی هذا ئەمە چۆن ئەمە دەستکەوت قالت هو من عند الله لە خلایان خواوە هاتوو زەکەریا چی حاڵیە بێ لەمەیە حاڵی ئەبێ خوا ئەگەر بێوێ بڕیارێک بات ئەوەی کە تەعجیزیش ئەنجامیەدە بۆیە هنالك دعا زكريا ربه قال ربي هب لي من لدنك ولي ذرية طيبة كوابي خوش ويستان وكو زاناني جوتيانا هر كاتي دعايا كاتت نازل توبيله يك دو هول بسيري نعمة كان وفضل كان خوابك بۆیە قەت نائومێد نابیت. دوعا دوو جۆرە، جۆرێکیان تەسەوورت دوایە ئەنجام بدرێ، جۆرێکیان تەسەورت دوانی ئەنجام بدرێ. ئەمەی کە زەکەریا دوعاکەی کردووە شتێکی تەعجیزیە، نە لە عەقڵە، نە لە عورفە، نە لە یاساکانی طبە. طبعا لە کاتی مەریەمیش بڵێن سوورەتی مەریەمیش ئەڵێ چی؟ خوای گەورە فەرمێ وەذکر ڕەحمەتی ڕەبیکە عەبدەهو زەکەریا. بۆیە کەوا بێ دوعا ڕەحمەتە، دوعا ڕەحمی خوایە بۆ تۆ تا چەند ئەتوانی ئیسفادە لەو ڕەحمەتە بکەیت. هەر کاتێک تۆ توانیت سەیری خوا بکەیت، طبعا لێرەوە ئەتوانین بچینە بابەتێک تر، تۆ تا چەند توانیتە لە خوا حاڵی بی، تا چەند لە هێزی خوا حاڵیت، هێزی خوا. چونکە هێزی خوا ئینسان تا چەند لە هێزی خوا حاڵی بێ، ئەنا عیندە ظەنی عەبدی بی فەلیەظن عەبدی بی ما شاء.
دڵنیا بە ئینسانم دە دوعا ئەخ ئینسان بتوانێت ئەو دوعانەی کە لە قورئانە هەیە بیهێنێتە بەر چاوی خۆی لەم شەوە پیرۆزانەیە ئەنجامی بدە. ڕۆژێک ساتێک دانێ لە سوچێکی مزگەوتە ئێوەمانان وەکو مامۆستا زۆر جار هەیە مەجالمان نییە بەداخەوە لەم شەوە دانیشتم یەک دوو برا هاتن ئەم قسانە کورە دەوتم واز بێنە برا من کە هاتوومەتە خزمەتان دە ئیجازەمە با منش تۆزر مناجات تێ بکەم برا منش پێویستم پێیت ئێمە کەمتر لەواتە بتوانین ئەم حاڵەتەمان بۆ دروست بێ بەس ئەخ خۆزگەم بتوانین مانتوانایە ئەو حاڵەتانەی کە پێغەمبەران عەلەیهیم سەڵات وەسەلام بۆیان دروست بووە ئەمە وەکو پێم وتی ئەمەی دوعایەکی تعجیزیە بەڵام ئەنا لەکی هذا قالت هو من عند الله آخر هێزی قووەت خۆ پێغەمبەران لە ئێمە زیاتر لە خوا شارەزان بەڵام بۆ خوای گەورەمە بۆ تەدوینەکات ئەمە شەدە ئێنە بەر چاوی تۆ ئینسانەکان وەرن سەیری هێزی خوا بکەن هیچ شتێ مستەحیل نییە هیچ شتێ مستەحیل نییە لە دوعایە باش مامۆستا یوسف ئێمە لە نزا و پاڕانە و دوعاکانمانە هەمیشە داواکەین بەڵام خۆی پەروەردگار یەک دنیا نیعمەتی بەسەرا ڕژانوین حل لە جەستی خۆمانەوە بگرە تا ژیان و چواردەور و دەور و بەرمان ینی بەڕاست ئێمە وا جوانتر نییە وا باشتر نییە سەرەتای دوعاکانمان جگەلەوەی بە سەڵاوات دەست پێ بکەین بە سوپاسگوزاری ئەو نیعمەتانش بێ کە خۆی پەروەردگار پێی داوین ئەنجا داوای شتێکی لێ بکەین. من زوو ناوێنم تەقەزا عەریزە پێویستەکە عەریزەیەک تەقدیمکەی بۆ خوا وانە عەریزەیەک تەقدیم کە هەر لە زەکەریا قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبة ولم أكن بدعائك ربي شقيا وإني خفت الموالي من ورائي هيجي دعاني كوا دعاكي أن جاء فرم وكانت امرأتي عاقرة أن جاء فرم فهب لي من لدنك وليا أيوب على نبينا عليه الصلاة والسلام على شيء قال ربي إني مسني الضر وأنت أرحم الراحمين پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعاکانی تەوان کەسێک لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دوور کە نوێژی کرد دەستی بەرزگەر خوای ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمی زۆر پەلەی کرد نا پێویستە کاتۆ مامۆستا دانا و جەناب دەفەرمی خوا کۆمەڵەشتی پێداویت ئەی موسا پێغەمبەر عەلا نەبینا عەلەیهی سەڵات وسەلام ئاخر ئەم دوعایانە خۆشەویستان خۆ خوای گەورە هەروە بۆ خۆشی بۆ ئێمەی دانەناوە لە قورئانە کە ئاماژەی پێکراوە مەبەستێک ئەبێت تێبگەین دوعا وایە بەڵێ موسى فخرج منها خائفا يترقب جيش مدين ووجد امرأتان تذودان وأن قالت ما خطبكما قالتا لا نسقي حتى يصدر الرعاء وأبونا شيخ كبير فسقى لهما هيجي بيوت كاكا من غريبة من بيويسم بوينا ثم تولى إلى الظل فرمسي قال ربي إني لما أنزلت إلي من خير فقير خوايا خير الزور بس لا رشتم بلام لغيري أو خير شاب أخوة من فقير بيويسم باحتياجي بتوية خوش ويستان دڵنیا بە ئینسان ئەگەر ئاوا لەگەڵ مناجاتەکانی ئیلاهیە بگات دڵنیا بە ئاوا بڕوا حەزەکەی لە هەر شوێنەکەیت دوعاکان خوای گەورە بۆ جێوەجێکە فەستەجەبنا لەهو بەفای تعقیب خۆ ئەوەی کە لە قورئانە بۆ پێغەمبەران دروست بووە بۆ ئێمەش ئیجنان خوای گەورە تەدوینی ناکرد ئەو ئەسڵی قەزەکەی مامۆستا مامۆستاگیان بە تایبەتی بۆ شەوەکانی قەدر ئێمە ئەم شەوانە چ بەشێکی دانین بۆ دوعات بۆ مناجات تەمانەوەی باسە کرد زیاتر مناجات لە خزمەت خوایە شیرینێکی زۆر سەیری هەیە زۆر عەجیبی هەیە ینی سانەگەر بگاتە ئەو لەزەتە قەت لی بێتاقەت نابێت لە مناجات و ئەگەی بە دوعای زۆر پڕکرۆک ئەگەی بە دوعایەکە بەڕاستی شایانی ئەوە بێت تۆ پێشکەش بە خۆی خۆتی بکەیت جاروێ مەوەسە دوعا هەیە ئینسان شەرمەزارەکە لەوە پێش نەوعێ لە دوعای کردووە نەوعێ لە دوعای بچووکی کردووە کە شایستە دیەچکە خۆی گەورە هەموو شتێکی ئەمە بینێت چۆن ئەم دوعانە لەم شەوانەیە بکەین خوازابەتەوە من ئەجێڕمە بۆ سیرەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کاتێکە لە تایف دەرکرا سێ مناجاتانە بەرامبەر و پەروەردگار إلى من تكلني إلى عدو يتجهمني أم إلى قريب ملكته أمري فإن لم يكن بك علي غضب فلا أبالي تو برسوچك وبلا خوايا تو خوايت هێز قوت و دەسەڵاتت هەیە من بەندەیەکم بەحەقەت کە تێکەڵاو بی لەگەڵ ئەم حاڵەتانەیە وەکو پێم دیار کاتێ دوعا بکەیت بەڵام لەم شەوانە ئینسان هەوڵ بدا لەگەڵ قورئانە بژی
لەگەڵ قورئانە بژی کە لەگەڵ قورئانە ژیایت لە هەر مەقتەعێکی قورئانە بڕۆ ناو قورئانەوە بڕۆ ناو ژیان لەگەڵ قورئانە. طبعا حتما معلومی جەنابتانە سیەکی کۆتایی شەو باشترین کاتە بۆ مەسەلەی پاڕانەوە. بەڵام پاڕانەوەیەک ئین الله لا يقبل دعاء من قلب غافل لا دیسان و ناساین بگەڕێنەوە سەر دڵ. ئەم دڵە هەچەند هەموو ڕەمەضان خۆی گەورە فەرمە چی؟ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. التقوى ها هنا وأشار إلى صدره. خۆشەویستان هیچ بڕگەیەکی ئەم دینە بە سزاکانیشەوە ئاخر خۆ خەڵکی وا هەیە لە ئیسلامە سزا دراوە بەڵام دڵی پێی خۆش بووە. هیچ بڕگەیەکی نییە لە ئەم کارانەی ئێمەیە ئەگەر حضوری قەلبی نەبێت ئیسفادەی لێ بکەیت. حضوری قەلبیش بۆ معلوماتت یعنی دڵنیا بە چی ئەبێت؟ بە یەکەم التەحلیە والتەخلیە یاخود التەخلیە والتەحلیە. تەخلیە و تەحلیەش بە چیە بێ؟ تۆ گە دڵی خۆت نەناسی بۆ ئێمەسا هەمومان بۆ ئاگام بنێ نوێژەکانمان نییە. خۆ خۆشەویستان ئەم دڵە كلا بران على قلوبهم ما كانوا يكسبون. من بەڕۆژوم غەیبەت دەکەم، من بەڕۆژوم گومانی خراپ بە براکەمە بم، من بەڕۆژوم ئەسڵەن ئەوەنە دڵم بەرامبەر بە براکەم ڕق و ناژۆر و نابەجێ بووە. جابا پێشتان بڵێم ینی خەڵکی وا هەیە کە لەگەڵ منە نەزرە و تەسەوری خراپە، من لەگەڵێکی کە نەزرە و تەسەورم خراپە وازانە تاسی ناکاتە سەر دڵی. پێت خۆش بۆ پێت ناخۆش بێت تاسیرە کاتە سەر دڵت. یەک پێت خۆش بۆ پێ ناخۆش بێ ئەم دڵە نەقڵە بێ بۆ ئەو شەخصەش نەقڵە بێ نەقڵ. ئەی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ الأرواح جنود مجندة. بۆچی تۆ جاری وایە کابراایە گەبینی یەکسەر دڵە دەیگرێ؟ بۆ خەڵکێکی وا هەیە جاری وایە یەک ساڵ لەگەڵ تایە تەمەنت لەگەڵیایە ناچێتە دڵتەوە دڵنیا بە حضوری قەلبی حاڵەتی ڕۆحی لەگەڵ تا منسەجیم نییە. بۆ ئێمە پێغەمبەری خوامان خۆشەوی عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانمان بۆ خۆشەوێ منسەجیمی دڵ حاڵەتی دڵی. ئاخر تۆ ناوێنەی چی یا ساریە ئەلجەبەلە ئەلجەبەلە ناوێنی چی؟ بۆیە حضوری قەلبی ئامادەبوونی دڵ گرنگە لەو کاتانەیە کە تۆ دوعاکەیت. بە چیژە بێ؟ وازهێنان لە تاوان، خۆڕازانەوە بە چاکەکان، کارکردن لە ناو قورئانە و ئیشکردن لەگەڵ قورئانە و ژیان لەگەڵ ئەم قورئانەیە. قورئانیش قۆناغێکی تر کە ئێمەڵی خوای گەورە فەرمێ چی؟ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. کابێ کاتەکان هەر کاتێک تو ئەم حضوری قەلبێت هەبوو بۆ ێزانان توانە هەر کاتێ دوعاە کاتە سەر زمانت دڵنیا بەخوا ئەم دوعایی بۆ هێناوە سەر زمانت بۆی کە لێ دۆرگری. مامۆستا یوسف ئەکری ئێمە تەوانە قسانی باست کرد زۆر تەواو جوان بوون. ئەمە کەسێک ئێستا دانیشتۆ بینەر و بیسەری ئێمە خوێنەواری نییە ئاوا ناتوانێت مامۆستا شێخ فاتح لە قورئان تێبگا یعنی ئینشەڵڵا ئەویش هەر مەئجوورە بە گوێگرتنی یا بە لە حضوری لەو مەجالیسانەیە وانە خۆزگەم مامۆستادانە خۆزگەم وەکو خەڵکە نەخوێنەوەکان لەخوا حاڵی بووینایە بەداخەوە. خۆزگەم وەکو باو باپیرانمان لەخوا حاڵی بووینایە. ئێمە گیرمان خوا بە زانستەکانمانەوە. العلم دون التقى لو كان العلم دون التقى شرفا لكان خير خلق الله إبليس. خۆزگەم بتوانێت وەکو باوکم من دوعام بکردایە کە بە حساب تۆ خوێنەواری ئەو نەخوێن. واللهی باوکم جاری وڵی یوسف ئەم دوعا ناکەم پێت چۆنە شەرمەم گری دایکم کە دوعاکە شەرمەم گری نەخێرنەوەڵە ئەو مامە حاجیە ئەو داپیرەی کە ئێستا ئەپارڕێتەوە واللهی دوعاکانی لە من کاریگەرترە بۆ جەناب بیزانیت. قورئان خۆی تەئسیری تایبەتی خۆی هەیە هەر نزیکی بیتۆ ئێمە ئەم جوانیانەمان هەمووی لە دەستدا بەداخەوە جوانی مناجات و جوانی ئیتیصال بە ذاتی حەق تەعالا هەموومان لە دەستاوە کاک مامۆستادانە. بۆیە نەخێر نەوەڵە کەسێک بەس دەستی هێناوە بە قورئانە بەس ئاوا ئیشارەتی کردو بە قورئانە کە مردووە
هەموو گۆڕستان پڕ بۆ لە بۆنی میسک الله هەموو گۆڕستانەکە بۆتە بۆنی میسک کابرا بەهۆی ئەووانێ تەنەها خەڵک مسلمان بووە لەسەر گۆڕستانەکە. جەویستم ئەو پرسیارە بکەم لە ئاخرا بەرەکۆتایی ژەڕۆی مامۆستا 1-2 دقەیەکمان ماوە. ئەکرێ ئێمە وەکو عەبد خوا تاقی بکەینەوە بۆی کە دوعام کرد و جوابی نایەمەوە ئەوەی خۆی فەرمێت دوعا بکەن جوابتانێمەوە یا خەڵک ئێستا زۆر جار گلێ و گازەنداکاڵێ ئەم هەموو دوعایاکەین خۆی گەورە دوعاکانمان قوبوڵ ناکا. ئەکری ئێمە خۆی گەورە تاقی بکەینەوە بووی کە بۆ دوعاکانمان قوبوڵەکە و نایکات. ئەگەر بڵێم بەڵێ لەواتی لاستەیر بێ وارەوەڵا واللهی ئەگەر تۆ وەکو خوا لەخوا حاڵی بی بڵێ حەزەکەم بزانێ وەکو خۆی لەخوا حاڵی بە ئاخی کێشەمانێمە لەخوا حاڵی نین. ئەی بۆ چەند جار ئەمە ئێمە باسمان کردووە کابرایەکی ڕەشت پێست باران نەباریوە هاتووە لە ناو مزگەوتەکە و توێتی کاکە ئەوخوای گیان ئەو خەڵکە داوا ئەکات و تۆ دوعاکات قوبوڵ ناکەی من ئێستا نایەمە دەرەوە لەم مزگەوتەیە ئیلا بێ باران بارێنی باران باریوە تۆ لەخوا حاڵی بە کاکە تۆ ناسا نازانی خوایانی چی. بۆی خۆشویستان بەقەدەر ئەوەی کە لەخوا حاڵیت خوا جواب بدەیاتەوە بەڵام منیش دەڵێم خوا تاقی ناکرێتەوە هەتا و پێغەمبەر خوا فەرمی هەتا وەکو ئەو کاتە خوای گەورە دوعاکان گیراکە کە بڵێ خوا پاڕامەوە خوا جوابی نایەمەوە. ئەوە زۆر خەتەرە. ئێمە هەمومان هەروین ئاخە چییە پارە دۆجام پیاوێک گوتی لە زمانی سەدام حوسێنە دایکمانەوەی خوایە سەگێک بە بەس ئەمە نەبێ دوایوتم دایە وەرە بە سەگەکەیە دە تۆ ئایەکی باشە بکردا بتە خوایە وەزعەکەمان بۆ چاکەی. ئێمە نازانین دوعا بکەین ئێمە با پێ بڵم بەشتە زاهیرەکانە بینین شتە باڵتینەکانمان هەمی تێکگاوە ئێمەمانان تێکمان ناتێک بۆیە بگەڕێرەوە بۆ ئەو حاڵەتە ئەتوانی لەو ئەقسەمە عەلە اللهی لا ئەبەڕە لەو حەدیسی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم عەلەیهی السەڵات وەسەلام. خۆشوازم یەک دقەیەک مامۆستا شێخ فاتح کاتمانەوە حەزەکەی بە ئەو یەک دقەیە بینی تۆ مامۆستا لە خزمەتم وڵات مۆسیگەن هەر ماشەڵڵا من هەر حەزم کرد گوێ لێ بگرم بەڕاستی داوای لەبر نەکەم وڵات جام تو یاخۆم بەس لە کۆتاییە دوعای ئەم شەوانە کە شەوەکانی قەدر اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يعني خەڵکی ئەگەر نەیزانێ دوعاکە بکە ئەم دوعا مەدرولی ئەم دوعا چییە؟ ئەم دوعای زۆر گەورەیە کاک شێخ. عفوات عفو یەکێکە لە سفەتەکانی خوا بۆ ئەمی هەڵبژاردووە. ئەم عفوە واتاکەی ئەوەیە جا ئینسان بێ حضوری قەلبی هەیە بۆ دوعاش حەزەکەم بزانێ هەرچی حضوری قەلبی نەمی سوادینی یعنی بەندەکەم لە سجلی نامی ئەعمالتە تاواکانیش لەسڕمەوە لە ناو لە قیامەتە شتێک ناوین تۆ ناوی تاوان بێ سەتر نییە هەر ئەیسرێتەوە سڕینەوە نایبینیتەوە خوا لەوانەما میژێڕێ برایەر و بیسەر و اللهم آمین. من لە مزگەوتەکەی خۆمەتم برا ئەمە فەزلێکی گەورەیە سەرۆرمان صلی الله عليه وسلم خۆشگم باتوانین لەگەڵ پێغەمبەری خواشا بژای نایە بە دوعاکانی بە ژیانی بە هەڵس و کەوتی لە ساحی مەحشەری شا لە کاتێ نامی کردەوەکان نایبینیتەوە نایبینیتەوە شتێک نییە بە ناوی تاوانەوە لە ناوی ئەعمالەکانتە ئەسڕێتەوە عفو ئەمەیە مەفح بۆ تۆ مەحف هەر کامێکیان بێ هەمووی سڕاوەتەوە بۆی خوای گەورە لێمان و قوبوڵکە ئینشاءڵڵا. زۆر بەڕێز مامۆسای یوسف حوسێن مامۆسای ئاینی پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی کانیشینکە خۆشحاڵە کردین گەر مازاکان کاتم نێگرت خۆش بوو حەزمانە کرد دەرفەتەکە زیاتر بووە ئێوە سەرکەوت بەنامان بە دڵما کاتێکی باشە ئیشێکی چاکە خەڵک ئاگادارکردنەوە زەڕورە خوای گەورەش ڕەحمان پێ بکا وەکو خۆی لە دینەکەی لە پێغەمبەرەکەی لە ذاتی ئەڵڵا حاڵی بین و بۆی کە ئەمۆز ئەمان بۆ ڕاست کاتەوە ڕێک کاتەوە ئینشاءڵڵا. خۆ بەخێر مامۆستا شێخ فاتح میشمان کە دروستەکەیە وردە حازرە باس لە شەویلگە و دان و پووک و ناو دەمەیترەوەی کە پەیوەندی هەبێ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئومێد شەفیق قەرەداغی خەڵکی لا ئێوێ مامۆستا بزانین خەڵکی چ دەیە کاگەر تەسەووڕی خەڵکی کوێ بێ وەڵاهی تر خەڵکی قەرەداغی نازانم لە بەخشینە کوڕێکی گەنجی بەڵێ
قۆزی جوانە ئەبێ ڕەنگە بیبینم نەشتەرگەری لە بواری دەمودان و پووک و بابەتان ناکات ئەوە بەخێراتم بکەین فەرموو مادەم قەراخیە تۆ بچۆ باش کاتوریان فەرموو السلام عليكم. عليكم السلام دكتور جان يا اخو خير بك بخير بسر شلون قربان كاك دكتور يا اخوي حاله بخير يا اخوه سلام يا اخوه كاتو جان بخير يا اخوه باش قربان اخوه بخير بيت يا اخوه سلام قربان سلام يا اخوه اخوه بخير بيت سباس انا كاين بودر فدا كاك دكتور خلقي شوي لقرداخ سيسنا شيء مشتكي زي ما خلي والله جناب الشيخ زارك تيجي بان كردوم راس في البولا بيرم شو رمضان كي لازم رمضان لما بير هل بيج قال واش كاتو جنابتان هرب مقيم دوري وانا زور هاتون بو بلا خسخانه كان لا ايما بدلني الجامعه كبتايبتي بدلني راس في اخوه بخير يا اخوه بخير قربان بخير بسر شلون دكتور ابو الرباس لبابتي ناودمكين يتنا الركي شوي الجو دان و هەڵکێشان و داری شیری و کورە حچی لە ناودەما بۆم ڕۆباسیەکەین ئەگە فریاکەوتینا خوا بەخێر بی دکتۆر ومێت حەزەکەم بیناسێنم دکتۆر ومێت شەفی قەرداغی دکتۆرە لە نەشتەرگەری دەم و شەویلگە و ڕوخسار دکتۆر وەڵی کە باس لە نەشتەرگەریە کرێ ئەوەسە خۆشی لە هۆڵی نەشتەرگەریە ئسان هەر باسی ینی گومان یا با بڵێن بیری بۆ ناو سک و فەتح بەتنەوە ناڕوە لە ناو دەمی شاشتێکی پێی بوترێت نەشتەرگەری خۆش بێت پێشەکی بەناوی با بڵین لەم کاتە پیرۆزەیە سوپاسانەکەین کە ئەو دەرفەتەدان ڕەخسان بتوانین بابەتێکی پزیشکی باسکەین بۆ پیوایی کە هاونیشتمانانی خۆشەویست ئیستیفادەی لێ بکەن دیارە کاکشێخ لە بەرەوەی وەسیلەکەی طبیە ئەزانەیە دکتۆری دان 5 ساڵ ئەخوێنێ دوای ئەوەش ئەم بواری ئەمە پێوترێ نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگە دەم و ڕوو شەویلگە و ڕوخسار لە دکتۆری دانەوە بۆی ئەڕوات لەم شاری خۆمانە ڕێژێکی کەم هەیە تەنان تا 2002 من لە زانکۆی سلێمانی تەحەڕوژم کرد ئەو اختصاصە هەر نەبوو دوایەوە دوو پزیشکی بەڕێز لە بەغداوە هاتن ئێستا ناو جەڕاح جارێتتر بەڵێ دوو پزیشکی بەڕێز لە بەغداوە هاتن بەڕێزان دکتۆر ئیبراهیم گاتە لەگەڵ دکتۆرە سوهالەوەسی بیانناسی ئەوان ئەو بەشیان کردەوە و دوایی وردەوردە پەریزن بەڵام بابەتی نەشتەرگەری وەکو مامۆستادانە ئاماژی پێدا لە دەمودان و ئەوانەیە کاڵین ئێمە دەمودان و شەویلگە و ڕوخسار من زۆرجار لە چاوپێکەوتنەکانە زۆرجار ئەمە ئەڵێم بەڵام شەویلگە و ڕوخسار لە بەرەی زۆر شارەزایی خەڵک شارەزایی لێ نییە و شتێکی نوێیە بۆ ئەم سەردەمە بۆیە لە ددان کێشانێک و دەست پێ ئەکات کە بە ناڕەحەتی بە پێویستی بە دوورینەوە یا ئەوە بێت وەکو دانەژیریەکان یا ددانی تر ناو شەویلگەکە گیری خواردووە لەگەڵ کیسی ناو شەویلگەکان کە دروستە بێ خوانەخواستە شێرپەنجەی شەویلگەکان خوانەخواستە شکانی شەویلگەکان کە لە حادیسەکانی ماتۆرسکیل و سیارەیە زۆرە یان جاری وا هەیە کابرا لە شوێنێکی بەرزە ئیشەکەوەکەوێتە خوارە شوێنێکی یەکی لە شوێنانی کە ئەشکێ شەویلەکانێتی پێویستی بە نەشتەرگەریە و جاری وا هەیە بێجگە لەمەش برینەکانی ڕوخسارمان هەیە لەوانە کە هەندێکیان پێویستی بەلابردن هەیە لەبەر ناشرینیەک بۆ نەخۆشەکە دروستەکە جاری وایە هەندێک لە برینەکان بە هەڵەت جاری وایە تەشخیص کراوە بۆ نمونە بە شتێکی تر بەڵام دوایی ئەوە کراوە کە ئەم بابەتانی شەویلگە و ڕوخسار زۆر جار پزیشکە بەڕێزەکانی گشتی پێی هەستاون پێشتر بۆیە کە ئێمە ئاڵێ نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگە ئەوانە کۆمەڵێک بڕانچاتی زۆر ئەگرێتەوە شتی زۆر ئەگرێتەوە یعنی ئەوە یەک بابەت بێ لە دانکێشانێک ئیگرێتەوە لە شەویلگەشکانێک ئیگرێتەوە لە کیسێکی شەویلگە ئیگرێتەوە لە برینی ناو دەمە ئیگرێتەوە ئایا برینەکە تەبیعیەکان بێ یا سەرەتانیەکان بێ هەمووی ئەگرێتەوە ئینشاءالله هاونیشتمانان بەدوور بن لەو بابەتەیان چونکە بەڕاستی ئێمە زۆر جار کە ئەو شتانە ئەبینین خۆمان بەقەدەر نەخۆشەکە خەفەتی پێ ئەخۆڵ تاوان کاکدانا ئیشی کاگتۆر ئەم ساڤەی جەنابیان ئیشێکی زۆر قورسە زۆر زەحمەتە چونکە ئیشێکی زۆر ورد و دقیقە ئیشکردن لە شوێنێکی زۆر حساسە بەڵام زۆر پێویستیشە ئێستا تۆ وەختێک حادسەیەکی سیارە ڕۆ دەکاتەوە وەختە ئەزانێت چەند ضرورە ئەم اختصاصە لە سلێمانیە هەیە بەڕاستی لە ئەم ئیشە ئەکرێت من حەزەکەم لە دروستکردنی دانێکەوە دەست پێ بکەین کاتۆ لە خزمە جناب لە خزمەتان اختصاصی جنابتانە بەڵێ یەکێک لە ئیشەکانی ئەم بوارە چیە چاندنی ددان بۆ نە چاندینیش لەو بوارایە بەڵام کە ئەڵین چاندنی ددا من لێرە ئەمەیە کۆمەڵەشت لەسەر ئەوە بڵم چکە شتێکی زۆر باوە و
پێویستێکی سەردەمە و خەڵکێکی زۆر بە شوێنی هەیە بە هاکەزایی نەک بەها ینی دەورەیەکی بینیوە ئەمە ئەچێتە اختصاصەوە ئەوە علمیە ئەو پرسیارە زۆر پێم خۆش بکرد لەبەرەوەی چونکە بەڕاستی ئێستا ئەبینین خەڵکێکی زۆر بە دەورێکی سەریع ئەمە فێرە بێت دوایی خۆی ڕێزمەیە بۆ هەمویان نابێ هەموو شتێک خۆی لێ بدات چکە هەندێک شتەیە قورسترە پێویستەکە کەسێکی ورتر و بە اختصاصات بۆ ئەوترێ بۆ سب سپێشیالیتی جەناب ئەزانی یعنی تەخەسوسی ورتر یعنی پسپۆڕی وردەکە ئەبێ پسپۆڕی وردی تیاوەرگری اینجا ئەوە بکات ئێمە ئەبێ بزانین ئەگەر بیتکەینەوە زەرعی ددان لە ناو ئێسکایە ڕاستە ئەگەر نەخۆشی خۆمان و هەندێک جار پزیشکە بەڕێزەکانی هاوڵمان کە دێن بۆ زەرعی ددانێ هەڵێکی دکتۆرەمە هەتاییە وا تێگەشتووە نەخێر هیچ شتێک هەتایی نییە بە تایبەتیش لە زەرعی دانا ئەگەر ئێمە بیهێنە پێشتاوی خۆمان وێنەی کە سوکاری بە تەمەنی خۆمان لە وێنەکانە سەیریکە وێنە کۆنەکانی کەسێکی باڵابەرزی گەنجی وە کۆڵە چوارشانە هەر دوای ئەم نەفرە دوای چەند ساڵە ڕسمی کۆنی ڕسمی تری بێنە کە بە تەمەن بووە وەکو ئێمە سەری سپی بووە و وانە دوای سەیرەکەی زەعیفترە بێت بەڵێ زەعیفترە بێت ببینە کوردەواری زۆر ئەمەیان وتو توانە یەکەم جار ماشەڵڵا چوارشانە بۆ دوای پوکاوەتەوە لە ناو زەمیلیەکە جێبێتەوە ئەم ئیشەی ئەمە لە ناو ئێسکایە مادەم لە ناو ئێسکایە من زۆر جار بەداخەوە گوێم لێ ئەبێ لە دیعاتەکانە کە نەخۆش ئەتراکشنەکان ڕائکێشێت ئەڵە چی ئەمە گرنتی 20 ساڵەین 10 ساڵین وەڵی نابێت چاندریدان بەڵێ نابێ وا بڵی نابێ بڵی گرنتی تۆ ئەڵی باشتری چارەسەر بۆ ئەم نەخۆشە ئەەکەم بۆ ئەم حاڵتە من زۆر جار ئەمە وتومە زەرعی ددان باشترین جێگرەوەیە بۆ دانە لە دەستچۆکان نەک بڵێ باشتر لە دانی خۆمان لەوەچی هەندێک جار کیفێک کە دانەکە زۆر خراپ نەبوو بێکە بۆ دانێکەکرێک کە لی خراپ بووە باشتر بێدانێکی کیف لە ددانێکی زەرەکراوە زیاتر بمێنێتەوە ئەو اختصاصەکە ئازانێت ژەمێ ئاماژە پێ بەم لێرەیە لە زەرعی ددانە بینی دانەکە و ئێسکەکە خی گەورە لە دانە ئاسایەکانە گۆشتێکی تەنکی وە دروست کردوین پیاڵم پێدەمتەڵ لیگامێن واتە گۆشتێکی تەنکە و ئاکا کاتێککە حادیسێکی سیارە ماتۆر شتێ ئەبێ جاری وایە دانەکان لە دەست دەری شەچێ لە شوێنی خۆی ئێمە ئەیخینەوە شوێنی خۆی و 6 هەفتە تەلی لێ ئەبەسین لە دانەکان و دوای 6 هەفتەیەتەوە خۆی گرتوێتەوە وەکو دانی وەکو ئاسایی وەکو کۆنتر بەڵام ئەمە لە زەر ئار نییە کاتێک کەشکا ئەو شتە ڕوونادات هەبێت تۆ دیسانەوە ئەم زەرعی کردوتە هەمووی فڕەدەی جاری وا هەیە ئێسکەکەشی زەعیفترە بە پێویستی بە چاندنی ئێسکی دەستکرد دەبێ یا لە شوێنێکتر بۆگیری وەکو لە ئیلیا کرێست و ئەوانە کاتێ ئەمە ئەکەیت اینجا پێویستەکە کاتێکی زیاتر بۆسێ بۆ ئەوەی ئەو چارەسەری بۆ بکرێت بۆیە نابێ بوترێت من گرنتی ئەوەندە ساڵەکەم ئەوەندە ئەوەکەم ئەمە بۆیە ئاڵێم دڵی خەڵک ناخۆش ناکەم بەڵام ڕاستیەکە ئەبێ بیزانی اینجا بێژگەلەوە یەکێکەکانی دانەوە ناڵن نەک نێڵێن زۆربەی نێڵێ ئەگەر تێبینی بکەی ئێمە تقریبا نزیکەی ساڵێک لەمەوە پێش خۆمان ئیمزامان بە نەخۆشە کرد وەکو چۆن نەشتەریە کاک شێخ خەزانێ سندیکا تقریبا وا دوو مایە کە بێ سێمایە کە بڕارکی دەکرد دەستیان خۆش بێ دەستخۆشیان لەکەم بۆ هەموو سنتەرەکان ئەوانەی کە بابەتی ئیشی کیفی دانەکەن ئیشی هۆلوسمار و ئەوانە ئەکەن یا بابەتی زەرعی دانەکەن ئەبێنە ئیمزا بە نەخۆشەکە بکەن ئەبێ نەخۆشەکە جوان تێ بگەێنێ ئەمە مزعفاتەکانێتی ئەمە خراپەکانێتی هەموو لایەنەکانی بۆ ڕوونکەیتەوە ئەگە بڕیاری دا اینجا بۆی بکەیت و ئەبێ ئیمزاشی لێ وەربگیرێ ئێمە پێشتر ئەوەمانە کرد لە ئێمە تەواان من لە سنتەری ددانی نەخۆشخانەی بەخشینم بیرم چوو ئەو بڵم ئێمە سنتەرێکی پسپۆڕیمانێ لە نەخۆشخانەی بەخشین نزیکەی 20 دکتۆر کاری تیاکە بە شێوازی شیفتات واتە بەپی کات شەرنی هەموو ڕۆژە هەموو پزیشکێ لەوێ بێ ئەم بابەتە پێویستە ئیمزای لێ وەرگیری و تێ بگەیەندێت چونکە مزعفەتەکانی پێ نەڵی یەکێک لەو خاڵانی کە من نەمەوێت لێرا بیڵێم زۆر جار لە زەر ئاوترێکی جاری بەرزی ئەو ئێسکە بۆ نە من نەخۆشم هەبووە نەخۆشی نەخوازراوی هەیە وەکو با بڵێن خودەیەکی زۆر خراپی هەیە کۆنتترۆل نەکراوە یا شەکرێکی زۆر خراپی هەیە تەسەورەکەی نەخۆشەکە کە خودەیەکی زۆر خراپی هەیە بووە لە ماوەی 3 ساڵە کە هاتۆتۆ بۆلام من ئێسکەکە 16 ملیم بووە بڕگویەکم بۆ داناوە 13 ملیم تاوانە بە دووربی لە جیوبەکە بۆی جیوبەکە کون نەکەیتوانە دوای 3 ساڵ هاتۆتەوە بەرزی ئێسکەکەی بۆ بەهشت چونکە ئەوە حەپێکە خوا حەپی جەنابی دکتۆرزانێ سایرۆکسینەوەوانە خوا ئێسکەکانی تەهاشش العیظام دروستەکەواتە فشەڵبوونی ئێسکەکانی دروستە بێت نیوانی و کەمی کردو بەڵێ ئەبینی بۆ نەها لەوچە خۆمان لە کوردەواری خۆمانە بیستومان لە کابرا بە تەمەنە و غودەیەکی زۆر خراپیە لەسەر فەرشە تەختەکە کەوت و شوێنێکی شکا حەوزی شکا فڵان شوێنی شکا بۆ لەبەر ئەو
حاڵەتی هەیە ئیشەکەی ئێمە وەکو لە بیداری وتم ئێمە لە ناو ئێسکا ئیشەکەین ناوێت تۆ ئەم گرنگتیە بدەی بەکەس بەڵام تۆ بێ بڵێ باشترین چارەسەر بۆ خۆم چی بکەم بۆ تۆش ئەوەکە باش دکتۆر ئومێد یعنی نەخۆشیە باوەکانی ناودەم دان و پووک و ناودەم بە شێوازێکی گشتی ئەوی ئیخساسەکەی نەخۆشیە باوەکان چی وە ترسناکترینیان کامەیە باشە دەست خۆش بێ نەخۆشیە باوەکان عادەتەن وەکو کلۆریدان وەکو بۆ نمونە کێشانی ددان دانێکە خراپ بووە دانە ژیرەکان کە زۆر جار ئەتوانین بڵێن چواردانمانێ دوای تەمەنی 20 ساڵی دەرەچێت لە سانە و شەشی دانەکان ئەو چواردانەکە بێت لا ببرێ زۆر جار کێشەما بۆ دروستەکە کیسی لەگەڵایە پێویستی بە نەشتەرگەریە زۆر جار ئەمانە شتە باوەکانن بەڵام شتی تریشمان هەیە بۆ نمونە کابراجاری وایە بە هەڵە قەپێ لە لێوی خۆیەگرێیان لە شوێنێک کاتی ئەوە سەرەکەی برینێک دروستە پێڵەن ئەفسەس ئەڵسەر واتە قورحەی ناودەمە با بڵێن وەکو چۆن لە ناو مەعیدە هەیە لەوێش هەیە ئەو ئازارێکی زۆری بۆ دروستەکە نەخۆشەکە سەیرەکەین لەوە چێت یەک هەفتە بەوە ئازاری هەیە ناوێرە بەو لایەنان بخوا پێویستە ئەوەی بۆ بکرێ ئەوەی کێکە لە تر لە باوەکان نەخۆدان لە دەستدان پێویستی بەس ئەوەیە کە دانی بۆ دروستکرێتەوە زەردبوونەوەی ددانەکان پێویستی بە پاکردنەوەیە ئەو شتێکی ئەمەکردنەوە بلیچین کە شتێکە زۆر جار خەڵکی خۆمان بەوەی وتراوە لەیزەر نیە و تیشکەشینەی کە ئەکرێ بۆ خەڵک بۆ ماوەی 6 مانگ دانەکانی شینەکە چۆن سپیەکاتەوە و ئیسفادەی لێکات ئەگەر حەزی لە شتەکانی تر نەبێ شتێکی تر کە زۆر لەناو خۆمانە باوە ئێستا بەداخەوە ئەتوانم هەرچەنە لەو لێم زویر ببن هەندێک لە پزیکە بەڕێزەکان بەڵام من ڕاستیەکە ئێڵێم شتێکە پێویستی پێی نەبێ بەڕاستی نابێ بکرێت بۆ نمونە کەسێک پێویستی بە هۆڵی سمایل نییە دانێکی زۆر جوانی هەیە پێویست ناکام دانان لی ببڕێ ئەوانە هۆڵی وت سمایل واتە خۆی پێشتر لە ئەمریکاوە هاتووە و پێویستە لە دانەکان نەگیرێ بە شێوەیەک دروست کردێ کە جوانیەک و ڕێکیەک بۆ دانەکانی کەسەکە بهێڵێتەوە بەڵام ئەمان چیان کردووە زۆر جار لە وڵاتی خۆمان لەم وڵاتانی دەوروبەری چکە من 5 ساڵ لە دەرەوە بووم سەرەکەی لێ ئەگرن نابێت لێ بیگیرێ لە ئەسڵا نابێت لێ بیگیرێ پاشان کە تۆ کیفێ دروستەکەی ئەبێ بەڕاستی ئەم نەخۆ جگە لەوە ئێمە ئیشی دکتۆرە بەڕێزەکەیە نەخۆشە بەڕێزەکەش دەبێت بە دوایە بڕوە ڕۆژانە ئێماڵین پێویستەکە دوای هەموو خواردنیە دەمی بشوە بۆ نەکات بۆ ئەوەی خواردنیتیانەوە سێ کلۆر نەبێتەوە ئێستا بابەتی ڕەمەزانە ویستم شتێکیش ئاماژە بێتم لێرە ئێمە هەمومان بۆ نمونە موسڵمانین ئەهلی دینین سێرەکەی تۆ ئەچی بۆ مزگەوت ئێستا تۆ بەربانگەکەینەوە نانەخۆین بتێونێتەوەی خواردنەکە لە هەندێکی لەسەر دەبینی دانەکان و لە باڵین لەسەر زمانمان ئەمێنێ بالمناسبە لە سەتانەوەتی بۆنی دەم سەر زمانە بەشی پشتەوەی سەر زمان پێویستەکە فڵچەکە بەسەر ئەوێ شابێنی بۆی بۆن دروست نەکە لە سەتا دەکەی ئەوێنێتەوە بۆ بوونی جیو بوو لەو زەتێن و با بڵێن کلۆریدان و ئیلتیهابات و ئەو شتانە بۆیە پێویستەکە ئەمە وەکو موسڵمان ئێمە کە ئاچین بۆی خەڵک ئیزعاج نەکەین جەنابی شێخ لەوە چێت باشتر لە هەمومان بزانێت هەڵێ ئەوەی کە مەلایکەتی پێ ئیزعاجەبێ مەلایکەتیش پێ ئیزعاجەبێ وانە جەنابی شێخ سیرەکەی کابرا ئەڕوات خواردنێکی زۆری خواردو هیچ نەبێت ئەگەر لە شوێنێکی داوەتیشی خۆلانی کەمەتوانی تۆزی ئاور ڕای لەدەم بۆ منە ئەگەر میوەیەکی دەستکەوتان بۆ خەیار شتێکە یا سێوێک بۆ ئەوەی دانەکانی پێپاکەیتەوە بۆنی دەم و بە دروست نەبێت ئاوێ ڕای لە دەمە ئەگەر توانیت بۆن ئێمە زۆر جار تەوسەی نەخۆشەکانمانەکەین ئەڵێن ئەگەر توانیتان ئاوخوێی خەفیف بکەن نەک زۆر چکە جەری وایە نەخۆشیش بە هەڵا ئەواکە هەچێ یەک مشتخوێکاتە ناوێک پەرداخەوە بێک کەوچکی چا یانی و کەوچکی چا بخەیتە یەک پەرداخەوە وەکو خەنداخە بیشێوێنی و غەرغەری پێکەی بۆی هەرچی چونکە تفتە خوێەکە هەرچی بەکتریا ڤایرۆس بێت لە ناو دەمانە ئایکوژێت ئەمە چونکە ئێمە زۆر بێت لەوەچی هەموو کەسێ ناتوانێت بابەتەکانی غەرغەرە و ئەوانە بەکاربێنێت جاری وایە هەندێک لەوانەی کە بابەتی غەرغەرە کە هەیە لە بازاڕەش هەمویان شتی باشن شتی لەوەچێ ناکوالیتیشی تیا بێت بەڵام ئەگەر هیچ دەست نەکەم ئەمە هیچ سپارێکی وای تێ ناچێت خوێی احتیاطی لە ماڵان چێشت کەوچکە چایانی و کەوچکە چا ئەواکەی ئەمە شتێکی تر خاڵێکی ترمە هەر لێرەش ئاماژەی پێ بدەم بیرم کەوتەوە بابەتی زۆر جا پرسیارمان لێکەن ئێوە لە ڕەمەزانە ئێوە موسڵمان ئەرێکاکە ئێمە دانەکێشین ڕۆژەکەمان ناشکێ ئەرە عملیاتی دەمودان و شەویلگە ئەوانەکەی یازەراکەی نەخێ وەکو ڕۆژەکە ناشکێنە چکە ئەو بەنجلی ئەدرێ خواردن نییە ناچێت بۆ شوێنێکی تر بەڵام ئایا خۆی تەحملەکان نەخۆشەکە بۆیە ئێمە زۆر جار تەوسیانەکەین ئەگەر شتێک ئانی و ضروریەت و سەریع نییە قەیچێک هاتوانین دوای بخا بۆ دوای ڕەمەزان ئەگەر بۆ نەکێشەشی بۆ دروست بوو ئەتوانێت بیکێشی و هیچ ڕۆژەکەشی بەتاڵ نابێتەوە وەکو لە مامۆسانی بەڕێز پرسیمانە پێشە کاتور باسی غەرغەرت کرد لەگەڵ بەتایبەتی ئاوخێ کشتێکی ئاساییە پێشخەوتن شتێکی باشە بکرێ بۆ ئەوەی کە زۆر باشە بەڵام ئەبێ خوێ کەم بێ نابێ خوێکە زۆر بێت چکە خەڵکی خۆمان بینومە چێ پڕێکا لە خوێ دوایی بەس ڕێدنێز یانی وات سووربوونەوە و ئیلتیهاباتی پوکەوەیەتەوە چکە پوکەکە هەموویە سووتێن چکە تیژە خوێەکە
بە ڕێژەی کەم ئاساییە ئاساییە على كل ما زاد على حد انقلب على وجهه دکتۆر سەبارەت بە شێرپەنجەی ناودەم و شەویلگا ئەمە چۆنە ینی بەرپڵاوە ترسناکە هۆکارەکانی چارەسەرەکانی جوانە پرسیارەکە جوان طبعا شێرپەنجە بەعام خۆ دەزانی دوو جۆرە حەمیدە و خەبیسەمان هەیە واتە ئەوەی کە چارەسەرەکەی ئاسانە و بە هەر بە عیلاج و بەلابردن و ئەو شتانە تەواو بنبڕە بێ و نەجاتێ بێ ئەگە خەبیسە بێ خەبیسە ئەبێ بزانی ئایا بۆ نمونە ئایا ڕۆشتۆ بۆ شوێنی تریانە چۆ بە شوێن تەمانەوە پێویستمان بە چیە پێویستمان بە ئەشیعەیە پێویستمان بە وەرگرتنی ڕێی دکتۆرێکی ئۆنکۆلۆجستە با بڵێن ئەوەی کە بابەتی نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی ئەوانەیە ئەبێ ڕێی ئەوان وەربگرین نەخۆشەکە وەڵی ناڵێم کەم نییە بەس زۆریش نییە شکر بۆ خوا لە وڵاتی خۆمان زۆر نییە بەڵام هەیشە ڕێژێکی زۆر نییە هۆکار تا ئێستا ئەوکو جۆرەکانی تری سەرەتان کاکشێ خەزانێ هەمووی ئەوترێکی ئەن ناونکۆس واتە هۆکارە ڕێسیەکەی نەزانداوە بەس ئەم شتانە ڕێخۆشکەرە بۆ ناڵێ ئەڵێ لەوە ئاچێ بۆ نەمەشوب زۆر لەشی جگەرەی زۆر باڵین فلانشت زۆر ئەوانە دەوری هەیە ئەوانی سەرلی و کە دروستە بێ سەرەتان ناتی سەرلی و ئەوانەمان هەیە ئەو کەسانی کە لە دەرەوە زۆر ئیشیان کردو لە بەر خۆر مدەتێکی زۆر خۆر لی یاوە سەرەکەی لێوی تووشی ئەوە بێنە خۆشی وامان ئێمە جوورین ئەو شوێنەی بۆ ببڕین ئێمە مەفروزە جاری وایە ئەگەر سەرەتانی بێ بەشێکی زیاتری لەو شوێنەش ببڕین بە زیادەوە بۆی هەڵ نەیاتەوە ئەوەش وەکوتم ڕێژێکی زۆر نییە بەڵام ڕێژێکی بەرچاویشێ باش دکتۆر خواردن و خواردنەوە بە شێوازێکی گشتی گەرم بێ باشترە بۆ ناودان و پووک و زمان و ئەوی لە ناو دەما هەیە یان سارد بێت چکە لای ئێمە عادەتە لە کوردەواریە زۆرجار حەزمان لە چایەکی گەرمەیان لە خواردنێکی زۆر گەرمە بە شێوازێکی گشتی من باسی ناودەم و دانەکەم خواردن و خواردنەوەکان گەرم بن یان سارد ببنەوە باشترە بگرێت لەوە چێ ساردەکە تا ڕادەیە باشتر بێ بەس خۆی ئەگەر زۆر ساردی دیش بێ هەر خراپە زۆر گەرمیش بێ هەر خراپە چکە زۆر سارد بێیان نەخۆشی وایە دکتۆر کە ئاوە ساردەکە ئەخۆم مێشکم لەگەڵ یا بۆ نمونە چای گەرمەکە ئەخۆم ئەوا بێ خۆی معتەدیل باشترە وەسەتەکەی باشترە نە زۆر سارد بێ نە زۆر گەرم بێ بەڵامی تر ئێمە ئاتن خۆمان وا ڕاهاتوین وەکو کوردەواری حەزمان لە چای گەرمە هەرچەنەوە زۆر باش نییە چکە جاریوایە پووکەکەمان ئەسووتێنێ جاریوایە ئەوەندە گەرمە سێرەکی لەگەڵ یەقەمقوم کە لێ ئەیە مەڵاشوی سووتانەوە دوای هەفتەیەک بە ئازار بێتەوە وەلای دکتۆر فەڵم لازم بۆ باش ئەو خواردنانەیان ئەو خواردنەوەی زۆر زەرەر لە دانمان لە پووکمان لە زمانمان لە مەڵاشومان ئەدات کوامانن ئێمە دوورکەوینەوە کەمیان بەڵێ بە دڵنیایی کەمکردنەوە باشترن ناڵیان بڵێ هەر نیکە بەڵام هاتنێ ماڵین شیرینیەکان بە ئام خراپە هەر خواردنێ ستیکی بێواتە کاکشێ خەزانێواتە بنووسێ بەدانە یا بە پووکە ئەوانە خراپن چونکە زۆر وەکوچی وەکوچی با بڵین بابەتەکانی مەرەبا یا بابەتەکانی با بڵین ناڵێن خراپۆمێ خۆی هەنگوین بێ هەرچیە بێ کە بابەتی ئەوە کە ئەنووسێ بەدانەوە بە ئاسانی لێ نابێتەوە یان نقوڵێکە یان بەو شێوەیە یا بۆن ئێمە کە ترشاتێکە خۆی کە بابەتێکی زۆر جاوای دەستی چەند جارە شوی هێشتا کار ترشاتەکە سوویەکە یا زەردەکەی پێوەیە ئەوانە هۆکارن کە با بڵێن ترشەمەنیەکان لەوە خراپترن جوانە دەستە خۆش بە بیرخستمەوە دوویەکەم ئێماڵین ترشیەکان خراپترە ئینجا شیرینەکان بۆچی چونکە ترشەکە ئەو بەکتریایە ئەنزیمی لایپەیز لە ناو دەمیایەتی ئەنزیمێکە ئێڕژێ بەسەر خواردنەکە ئەو گلوگۆسە ئەو شەکرێکە لە ناو خواردنەکایە ئەیگۆڕێ بۆ لاکتیک ئەسید ئەیگۆڕێ بۆ ترش اینجا دانەکەمانە ڕزێنێ تۆ ئەگەر ترشی زۆر بخۆی ئەوانەی کە لیمۆ زۆر ئاوا بە قەپ ئەخۆن یا بۆ نمونە تشەمەنەکانی تر سەرەکەی دانەکانیان لە لێواری بینی پووکەکە و دانەکە هەمووی خوراوە دوایی پێویستە فەقیرە لە داهاتوە مەجبورە زۆربەی چونکە لە نیوەیەوە خوراوە ئەبێ کیفیان بۆ بکات قەت وەکو دانەکەی خۆشی نییە کەواتە ئەتوانین لەمەوە بڵێن ترشی لە شیرینی خراپترە چونکە شیرینەکە ئەبێ بە ترش ئەگۆڕێەوە ترش اینجا ئەگۆڕێ اینجا زەرەکە لە کەسەکە خواردنەتونەکانە خواردنەکان خراپ نییە هیچ بە ڕێژەی کەم نابێت زۆر هەموو شتێ وەکوتم لە بیدایەکە زۆر بێ خراپە کاتۆر حاڵەتێکە زۆر واریدەوە زۆر چونکە ئەگەر لە بیرم نەچێت تونەکە لەوە چێ یەکێک لە هۆکارەکانی کە ڕێخۆشکرە بۆ سەرەتانەکە ئەوە بابەتە تونەکان ناڵێم مەیخۆ بەڵام ئەڵم بە ڕێژی طبیعی لە ڕووداوە لە حادیسەیە زۆریەتە لای جەنابتان و ڕەنگە ئیخساسەکەی جنابیشتان نزیک بێ لەو بابەتە ئەویش وەرگەڕانی زمانە کە زۆر جار کەسێک کە هێنن لە حادیسەیە خنکاوە بەهۆی ئەوی زمانی گەڕاوە سەر یان بەهۆی ئەو سەری بخرێ بە پشتا و
یا ئەو سەکشن و ئەو هەموو خوێنوشتە کە لە ناو دەمیایەتی ڕێنمایی جەنابتان بۆ کەسێکە لە حادسەیەکی ڕووداوێکی سیارە بۆی فریاگوزاری خێرای بۆ بکرێ تا ئیسعافە کاتە لای تا تیمی تایبەتە گاتە لای چییە؟ ئەو حاوتا بێت زۆر بە خێرایی و بە وردی یەکسەر فریای بکەوێت هەوڵ دێت چەناکەی بەرز بکرێتەوە و ئەگەر تواندا لە پشتەوە باوەشی پیا بکرێت ئاوا چەناکە و سەری بخرێ بە پشتە و بۆ ئەوەی زمانی هەڵگەڕێتەوە بۆ پێشەوە بۆ پێشەوە بەڵێ بەسە بێت زۆر بەسەریعی بێت چکە ئەگەر بەسەریعی نەبێت فەقیرە یانەوێت چەناکەی بەرزکرێتەوە باشتر. دکتۆر بام پرسیارە بکەم تا چەند پزیشکە بەڕێزەکانی بواری ددان و سنتەرەکان کارە دڵسۆزەکەی و علمیانە کە ئەکەنیان زیاتر ئەم بوارە وەکو هەموو بوارەکانی دیکە جۆرێک لە بزنزی لێ هاتووە یعنی لەوانەیە کابرا پێویستی بەتەل نەبێت تەلی بۆ دابن پێویستی بە هۆڵی سوبایل نەبێت بۆی بکە پێویستی بە نازام چی نەبێت چی بکە تا چەند بەڕاست خەڵگە بێ هۆشیار بێ ئاگای لێ بێ لە سنتەرەکان و بەشێک لە پزیشکەکان بەناوی دەبوو ددانەوە پاریان لە نەکێشنەوە. دەستە خۆش و پرسیارێکی زۆر جوانە یەکێکە لە کێشە زۆر باوەکانی ئەم سەردەمە کە ئێستا خەڵکی خۆمان زیاتر چونکە بابەتەکان بابەتی تەزمینی ئیحتیمامی پێدرێ ئەوەشی کێکە لەوانە بەداخەوە خۆی نابێ وابێ ئەبێ ئێمە موسڵمانین ئەڵێن خی گەورە لێمانە پرسێتەوە نییە وەکلهم ئاتیه یوم القیامەتی فەردا بەتەنها شتە بەرەمی خی گەورە هەر ئیشێکە ئەیکی بۆ هەر نەخۆشیە بێ وا بزانی کە لێپرسینەوە لەسەرەکرێت ئەگەر واکردی ناتوانانی ئەوکەی بەڵام بەداخەوە ئایا هۆکارەکە هەر شتێکە لەبەری لە وڵاتی خۆمانە اختصاسەکان بە تەواوەتی جا نەکراوەتەوە هەندێک بوار لە بابەتەکەی منە بۆن هەندێک پزیشکی بەڕێزی خۆمان ئەیکەن کە خۆی نابێ ئێمە بیکەین هەر ئیشی ئێمە نییە بەس نەکە لەینەکەی ئێمە لە بەشەکانی تریش بەڵام لەبەری لەم وڵاتی خۆمانە سیستەمێک نییە بۆیە زۆرجار تێگیران لە بینی بەشەکانە ڕووەدا بڕانچەکانی پێڵەن شێخەزانێ بۆنە لە بینی با بڵین لەوە شێ خۆرگودوس و گە و شەویلگە و ڕوخسار و تەزمیل و نازام چی ئەوانە ئێمە ئەبێ کاتی ئەچین شتی ئەکرین بۆ خۆمان هەر بوون ئەچین لە بازار 4 کیلۆ تەماتە ئەکرین بۆ خۆمان هەر شتێکەکرین باشە ئەچین لە دوکانەکانە گەڕین کامیان جوانترە و کامیان هەرزانترە ئەویانەکردین وە نییە ئێتۆ نابێت بۆ جستەی خۆت کە ئەوە بۆن نەگەر هەمووشی زەرەکەی مشکلە نییە ئەو پەڕی 4 کیلۆ تەماتی و فڕێ یا 4 کیلۆ میوەی و کڕیتۆ فڕێ بەڵام تۆ جستەی خۆتە سەیتەرەی جسمی تۆ لە دەمتەوەیە وایە وانە ئێستا کابرا بۆ نابێت بۆ خۆی بچێ پرسیار بکە لە 4 دکتۆر اینجا بڕیار بدە نەخۆشی وامان هەیە زۆر وردە زۆر وردە هاتووە بۆ نمونە هاتوو بەرەم دکتۆر ئەڵێ من چەند دکتۆر گەڕاوم اختصاسەکەشم خوێندەوە اینجا هاتم پرسیار لە تۆکەم بێ زەحمە دەتوانی بۆم ڕوونکەیتەوە ئەوسا من بڕیار بدەم قەیچێکە زۆر ئاسایی و تابعیە ئێمە خۆی بێ وابێ چۆن بە دوای شتەکردنەکە بۆ خۆیەوەی کەمترین کولفەی لەسەر بکەوێ بۆ ئەوە ئەفزەڵترە چونکە تۆ لەسەر جەستەی خۆتەکەوێت جاری وایە یەک هەڵە نەخۆشەکە ئەکا بە نەخۆشێکی هاندیکا بواتە خاوەن پێداویستی تایبەت هەڵەیەکی بەسیط کە لەوە چێ بۆ منە من لەوە چێ هەندێک خۆم لە کاری خۆمە هەندێک بابەت هەیە بابەتی خۆمە وە کردوشمانە وەلا چێ وەکو پێویستی ڕوونکردنەوەیان هەم لە خوێندنەکەمان هەم لە وڵاتی خۆمان هەم لە دەرۆشکە خوێندومانە نەدراوە پێی بۆیە ئەها ئەگەر کاکشێخ بزانێ بۆ مقیم دائەندرێ لە خەستەخانەکانە بۆ ئەو کەیسانە ببینێ کە پزیشکە پسپۆڕەکان ئیشەکە ئەکەن ئەو خۆی خوێندوێتی شەهادەکەشی هەیە بەڵام ئەبێت دواتر کۆمەڵێک وەکو ترێنین لە سنتەرێکە ترێنین کە وەکو چۆن کابرای فیتەر ئەبێت شاگردەکەی چەند ساڵی لەگەڵ بە اینجا وردابێ بەوەستا ئەمی شەروا بێت ڕاهێنان کە اینجا نابێ یەکسەر بڕوات بۆ ئەوەی بەس بەداخەوە چونکە وڵاتی خۆمان لە ڕووی مادیەوە لە بەروی باشنین زۆر جار احتیمام بابەتە تەزمینەکان دێت چونکە پاری زۆر تایە و ئەو کەسانەشی کە ئەچن ئەیکەن زیاتر ئەوانن کە لە ڕووی مادیەوە ئەوەن مالیان باشە کاتۆلی ئێوە لە بەخشین چ کارێکەکەن زیاتر ینی بۆی خەڵکی شارەزا بزانە بابەتەکەی بەنداڵی بەڵێ یا هەر بەخشین هەمووی سنتەری جنابیش تو هی بەخشینیش لە بواریدانە ئێمە سنتەری پێشکەوتومانەیە لە سنتەری دانی نەخۆشخانی بەخشین نزیکەی 20 دکتۆر کاری تێداکە نزیکەی 10 تا 14 هۆبەمان هەیە هۆبەی تیشکمانەیە هۆبەی نەشتەرگەریمانەیە تامان ئەگە پێویستی بە نەشتەرگەری گشتی بێ ئەچینە خاتی سەر کۆتا قاتمانەوە نەشتەرگەری گشتیە بابەتەکە ئەوە زیاتر پەیوەندی بە براتانەوە ئەبێ چکە بابەتەکە ئێمە هەندێکیان پێویستی بە بۆنجی مۆزوعیە هەندێکیانەوە لە بەشی دان هەر
ئیشی ئەکرێت لای ئێمە شکرێ وەکو بۆ نەپڕکردنەوەی دانە پاکردنەوەی دانە دروستکردنی ددانە بە کوالیتی بەرز بە مادەی پێشکەوتو بێجگە لەوەش بە 100 بە تاقیمێکی تەواوە کەوە لە هەمووی گرنگترە ئەوە لە هەمووی گرنگترێک ئەمە زۆر جایسە لە بەشەکەی من تەنانەت کابرا نەخۆشی وایە و ڕابێ لێمان ئەوە ئێمە فاسی ڤایرۆسی پێکەین کە شێخ خەزانێ ڤایرۆسکین ڤایرۆسی جگەر و ئایدس کە زۆر جار پزیشکانی پسپۆڕی دان یان دکتۆری دانەکان یا تۆمەدارەکەن بۆی کە هۆکارن بۆ گواستنەوەی ئەو نەخۆشیان ئێمە پێش ئەوەی هەر ئیشێکی بۆ بکەین تا فحسی نەکردوێ بەڕاستی هیچ بابەتێکی خوێنی هیچ بۆ ناکەین بۆی نەبینە هۆکاری هەم گواستنەوە بۆ خۆی و بۆ سوکارەکەی و بۆ خەڵکی تریش و بۆ خۆشمان دەستخۆش بەکار تۆر وڵا کاتمان نەماوە بەس من یەک دوو پرسیارەکەم تۆ تێڵکێشی پێ کاکشەخش پرسیارێ بوو لە خزمەتین سەبارەت بە ینی هەر پزیشکێکی ددان لە بەرنمەیە کامیوان بێ پرسیاری لە یەکرێ گرنگیشە بەڕاستی شێوازە دروستەکەی دانیشتن و چەند جار لە شەو ڕۆژەکە لە کاتێکای سەر ڕەمەزانە ئەمە یەک وەڵامان بێتەوە دوو سەبارەت بە ڕێکردنەوەی ددانەوەی کە تل بەکارن ئایا تا تەمەنەکە بچووکتر و مناڵتر بێ باشترە یان کە تەمەنیشی هەڵکشە هەر هەمان ئیژەتوانرێ بووی بکرێت دەستەکان پرسیاری جوانت کرد شتێکی زۆر باشە بیرخستمەوە ئەمە بڵێم لێرەوە بۆ ئەو مناڵانی کە باڵغ نەبوون شەویلگەیان درێژە لارە ئەبێ بە زووترین کات ببرێ بۆ دکتۆری ڕاستکردنەوەی دان چونکە شتێکمانەیە پێوترێ فەیز بۆ ئالەتێکە بەکارێنێ ڕۆژانە بۆ ئەوەی ئەم شەویلگەیی خوارێ بۆ نەزیاتر درێژ بووە بۆی پرێز بکرێ و شەویلگەی سەرەوەی ڕاپکێشێ لە داهاتووە پێویستی بە نەشتەرگەری نەبێت کە ئێمە ئەیکەین و ئەمەلاتێکی قورسە لەوچێ هەمانە 3 تا 6 تا 5 تا 7 ساعتمان پێچووە شەویلگەی سەر و خوار و هەموو لەکەینەوە لە ئینەوە قەت وەکو ئەوەی تریش دەرناچێت جاری وایە سەربوون ئەوانە دروستە بێ بۆیە ئامۆژگاریم ئەوەیە کە هەر مناڵێک کە چەناگەی درێژە بەشی خوارەوە بە تایبەتی یان ناڕێکیەکی هەیە بە زووترین کات پیشانی دکتۆری ڕاستکردنەوەی دان یان پزیشکی شەویلگە ڕووسا بۆی بینێرین بۆ دکتۆری ڕاستکردنەوە چونکە ئەو شتەی بۆ بکات پێویستی بە نەشتەرگەری نابێ ئێمە بێ بڵێین نەشتەرگەری کۆتا بڕیارە نابێ یەکەم بڕیار بێ چونکە ئەوە کۆتا بڕیارمانە بە دانیشتن و پرسیارە باوەکەیە ئێمە ئەڵین هەمیشە باشتر وایە دوای هەموو خواردنێ دان بشۆرێ ئەگەر ئەوە نەکرا لانی کەم دوو جار لە ڕۆژێکە کەمتر نەبێت پێش خەو دوای دوای خەو دوای کە لە خەو هەستاین کەنالمان خوارد بۆ بەیانیان بۆ شەوانیش پێشەوەی بخەوی چکە تۆ کاتێکی زۆر ئەمێنێتەوە شت لە بین دان تا لەوە چێما بێت دانەکانە وردە بەرەو کلۆری ئەبات جگەلەوەی کە ئێماڵین فڵچەش بەکاربێنە پێشیانڵین دەزووی دانیش بەکاربێنن پێشیانڵین غەرغەرەش بەکاربێنن پێشیانەڵین پاکەرەوەی سەر زمانەوەی کە پێڵەن تەنگتای ئەوەش بەکاربێنە ئەگەر نەبوو پشتی فڵچەکان هەندێکیان خۆی زبر کراوە بەڵام لە ڕەمەزانە ئەوان دکتۆر تۆزە قورسە بوو هەندێک کەس ڕاستە ئێڵنجیە و پێی بێتاقەتە بێ و ناتوانەوەی ئەخەبی ناڵێم لە سەتانەوەتی بۆنی دەم لە بیداری ڕاستە ئەوەیە پشتی فڵچەکان خۆی زبر کراوە ئەتوانی تۆ یەک فڵچەیان دوان لە کۆتایی دانشتنەکە بێنی بەسەر ئەوەیە ئەم دان شتنەکە ئەڵین ئەم دوو کاتە زۆر باشە بۆ ئامانوت لەبەروی مدەتێکی زۆر کەسەکە یا خەوتووە یان لە ئیشایە خواردنی تیاماوە بۆ کاتێکی زۆر چونکە نزیکەی بۆ نمونە ئەڵێ لە ئەتا 2 هەفتە ئەگە خواردنێ بۆ هەیە لە چەند سەعاتێک و یان لە چەند ڕۆژێک و تا 2 هەفتە خواردن دەبین دانەکانە بمێنێ بێتە هۆکاری کلۆربوونی دانەکان دەستخۆش کاتورکیان زۆر بەڕێز دکتۆر ئوبێر شەفیق قەرەداخی دکتۆرە لە نەشتەرگەری دەم و شەویلگە و ڕوخسار سوپاس دەکەین دەستان خۆش دەست خۆش کاتمان سەلامەتەن سوپاس دەکەم کاک شێخ ئیتر وردە وردەوە بزانم گوڵستان بە پەیان گەیشت بڕگەی دوعاکانی تۆماوە تۆ قەینامەیە بۆ لای ماسیەکە من وەکیلی تۆ بم ئەسمۆ بۆ لای برنجەکە و ماسیەکە و تەرتیباتەکە تۆ لێرە ئامادەکاری لای خاوەنی ماسیەکە تۆ لێرە و ئامادەکاری کە بۆ دوعاکان من دڵم لای ماسیەکە نابێ دڵنیا بە دڵم لای دوعاکانەوە بەڵام قەینا من ئەسم ئەو ئەرکە قورسە منەی کێش خزمەتتان خۆشەویستان وردە وردە گوڵستان کۆتایی هات تەنها ماوەتەوە بڕگەی دوعاکانی کاکشێخ و من دوجارەسمەوە لای شێفدیار بزانم خواردنەکەمان بەکوێ گەیشت و لە کۆتاییشتا مامۆستا دوعاکانمان بۆکە و ئێمە بە دڵ ئامینی بۆکەین بەشکم ئینشەڵڵا دوعایەک لە دوعاکان گیرا بێ جارە ڕسەد مامۆستا کاک شێفدیار
سێ بارە و دوو بارە و هزار بارە سڵای خوارد دەبێت بێت ماسیەکە وابزانم بە تەواوەتی ئامادەیە ها بۆ ئێمە کاک شێخ تۆ خەریکی دوعاکان بە ئێمە ماسیەکان و برنجەکان بەسەریێک باسێکی خواردنەکانمان بۆ بکەین برنجێکی ڕۆزماری سپیمان ئامادە کرد لەگەڵ ێ برنجێکی زعفران و برنجێکی چاوەنەر بەبێ ئەوەی کە دۆشاوی تەماتی تێکرێت بێ دۆشێتان جا بنکڕەکەی چکە دۆشای تەماتە دکتۆرەکان خراپە ڕاستەکەی ماسیەکە فەرموود ماسیەکە کاربە کاربێکی تۆزە چاوریش بوو خۆشی شاوە ڕاستە بە پەتاتە هەم پەتاتم بۆ سوکردەوە پیازم بۆ سوکردەوە هەموو بۆ پیشانوە لەگەڵەیە ڕازانەیەکمان بۆ کردووە لەگەڵ ئەو بیبەری بەهاراتەکانی ئامینەخانمان زەری باشە زۆر باشە زەڵاتێکی عتیادی تەماتەمان بۆ کرد هەنی کەرەستەم هەوتن با بەکاری بێنین بەڵێ بەڵێ و لەگەڵ ڕازانەی میوەکان بە شەربەتی خەڵقی میوانی تەمامانە وردە وردە بەشێم چەند ڕۆژاکە تچکە وردە تۆ بێ سەرفیان ڕۆژانە بەکاریان مەرێوەڵە زۆر باشە ئێستا ماسیەکە ئامادەی بووی کە بانگ باو بیخورێ تۆنا بخورێ ئێمەمانان و کارمەندە بەڕزانی لێرن بیخۆن و خی پەروەردگار ئەم جۆرە سفرە و خوانش ببەخشێ بە هەموو ماڵێک بە هەموو بینەرێکی ئێمە کە ئێستا ئاگای لە ئێمەیە ئەمە پێویستەکە ماسی کارب ئەو چەورەکان پێویستەکە زەیت و ئەوی کی بە سەراپیا خۆی ئەوە بەشی ئەوە چوری هەیە پێویستە سەلمون پێویستەکە تۆزە چوریوانە ڕاستەکەی دەسوچا و خۆی ڕووباناریشی پیاکرۆنی سرکەیەکی شێ خەلێک بوو سرکە خەل و نعلام پێ کردو بەڵێ دەسوچا و خۆش بێت تاوە ئێستا بەزەوە ماوە بانگ با و بخورێت بیخۆن زۆر باشە خۆشەویستان با من هەر لەم کامێرەی کاگەرکانەوە وردە کۆتایی بە پرۆگرامەکە بێنم ئەوەی کەمە هەبوو هەموویمان پێشکەشکردن ئەوەی ماوە تەنەها دوعاکانی کاکشێخە ئێستا ستۆدیۆی گوڵستان بۆ دوعاکانی کاکشێخ بەجێ هێڵین و هەموو لایەکمان بە دڵ ئامینەکەین خواتان لەگەڵ دەستان خۆش بێ کاکدانەکان بۆ شێف دیار بۆ مستافە عزیز و خۆشەویستەی کە بەڕاستی مادوێتی ناناسن هەموو ڕۆژێک ئەم کارە جوانانە بۆ ئێماکەن خۆی گەورم لای مۆفەق بکە ئینشاءالله لەگەڵ سەر جەمازان و خۆشەویستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. يا رب يا أرحم الراحمين لخزمة خوتا بمانجينا لسجد عبادتكانا باشترين كأتمان في أبدا يا رب فرستي عمرمان ببي بفرستي عبادة يا رب. يا رب إخوائيان باشتريني تمنو باشتريني ساعاتكانو باشتريني كاتكان من باشتريني مال من ببخشين بتو لماني قبول بكوري بكرا عفو منك يا رب تو عفوي كريمي لخشبوي گناه كاني ستاري ستري تاوانا كان كيد للدنيا وقيامتا بيشان ماني ناديتوا عفو منك لم كوتاياني مانكي بيروزي رمضان ليتبارين وعفو منك يا رب لدايكو باوك من خوشبا لخو من خوشبا يا رب لمالو من الله كان من خوشبا لعزيز و خۆشەویستەکان من خۆش بە لە هەمووانەی کە دەستیان بەرز کردوێتەوە ئۆپارێنەوە لە تۆ هەموو خوشک و برایانەی لە دەرەوەی وڵات لە بەشەکانی تری کوردستان لە کوردستانی باشوور و خۆمان یا ڕەب لە هەر شوێنێکی ئەم دنیا لە تۆ ئۆپارێنەوە دوعاکانیان گیرا بکە شیفای نەخۆشەکانیان بدە قرزی قەرزارەکان یا ڕەبی لە کۆڵیان بکەرەوە ئیلاහ العالەمین ئەوانەی گرفتاری نەخۆشی دەرونین نەخۆشیە دەرونیەکانیان مەهێڵە
ئەوانەی بە دەست کێشەی خێزانیەوە ئەناڵێنن یاڕەب کێشە خێزانەکانیان بۆ چارەسەر بکە. قوتابیەکانمان سەرکەوتوو بکە لە خوێندنا، بە تایبەتی ئەوانەی قۆناغینەوە و دوانزەن و بەرەو قۆناغینەوە و دوانزە ئەڕۆن، یا ڕەبی خوایە ترسی ئیمتیحان لە دڵیان ئەمەهێڵە و سەرکەوتویان بکە یا ڕەب، هێز و قووەتی معنەویان بەهێز بکە، علم و معریفەتیان زیاد بکە یا ڕەبی ئەو تەلەبەی لەو قۆناغایە خوای گیان بە سەرکەوتووی ئەو قۆناغە ببڕێ یا ڕەب، عاقبەت خێری بکە بە نەسیبی و هەروەها شوێنێکە بۆ دنیا و بۆ ئاخرەتی باشە یا ڕەب العالەمین لەو شوێنەیە وەربگیرێ و خزمەت بکات. یا ڕەبی خوای گیان ئەو ڕۆژانەی ئەگەڕێنەوە بۆ لای تۆ ڕۆژانێک بێت بە باشترین عمل و کردەوەیە کە تۆ پێی ڕازی بیت بینە خزمەتە یا ڕەب، بە باشترین نیەتێک کە تۆ بەو نیەتە ڕازیت بینە خزمەتە ئیلاه العالەمین. یا ڕەبی خوای گیان بەسەر شۆڕی و ڕیسوایی و کۆڵی پڕی گوناهەوە نەگەڕینەوە بۆ لای تۆ یا ڕەب، لە عەفواتەکانی شەوەکانی قەدرا بەر بکەوین ئیلاه العالەمین، لە شەوە مبارەکەکانی جەژنا بەر بکەوین، بەری عەفوات و لێخۆشبوون و ئازادبوونی گردنەکان بکەوین ئیلاه العالەمین، نەچینە ناو جەژن و بە کۆڵی گوناهەوەدا غڵ بە مانگی دوای جەژن ببین یا ڕەب، بە خۆمان نەزانی بێت، عەفومان کە و لێمان خۆش بە، هیدایەتمان بە، بەشمان بە لەو هیدایەتەی کە بەشی ئەنعەمتە عەلەیهیمتدا یا ڕەب العالەمین، بە دوورمان بگرە لە ڤاڵین و گومڕا و تاوانبار و ئەوانەی کە سەرکەش و ماڵکاول بوون، بە دوورمان بگرە لەو کاروانەی کە شەیتانەکان و فرعەونەکان و ئەبوو جەهلەکانی تایە ئیلاه العالەمین، لەناو دۆست و خۆشەویستانی خۆتا بمانژێنە و بمان مرێنە و زیندوومان بکەرەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان ئەم شەو ڕۆژانە دەستمان بە دوعا و مناجاتەوە بێت و فێری دوعا و مناجات ببین، ئێمەت خۆش بێت تاوەکو لە دەرگانەی تۆ بپاڕینەوە و مناجات لە خزمەتی تۆیە بکەین یا ڕەب العالەمین. ئیلاه العالەمین دوعاکانمان گیرا بکە و حەسەنەی دنیا و ئاخرەت بەسەر خۆمان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خوشک و برا و کەس و کار و سەرجەم ئازیز و خۆشەویستان و بینەران و سەرجەم مسلمانان یا ڕەبی ببارێنە لەگەڵ ئەم برا ئازیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، خێری دنیا و قیامەتیان بەسەرا بڕێژە. یا ڕەبی خوای گیان هەر دەرد و بەڵایە بەسەر جیهانی ئیسلامیەوەیە، بە تایبەتی وڵاتی غەزە و فەلەستین و یەمەن و تەواوی عالەمی ئیسلامی کە گیرۆدەی شەڕ و فیتنە و بەڵاو مصیبەتی زلهێزان و داگیرکەرانن، خوای لە کۆڵیان بکەرەوە، بەڵاو مصیبەتی شەڕیان لە کۆڵ بکەرەوە، سەرکەوتنیان پێ ببەخشە ئیلاه العالەمین، دەربازمان کە لە هەموو ناڕەحەتیەکانی دنیا و ئاخرەت، دەربازمان کە لە هەموو بەڵاو مصیبەتەکانی دنیا و ئاخرەت. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوات القلب السلام.